وەختتان وەخێر ئومیدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن لە سەروبەندێکی یەکجار هەستیارە گرنگە مێژوویای جەهانە ئێمە سەرزەمین و کوردەوار لەژێر ئاڵ و گۆڕێکی جددیە هەلێکی گەورەی مێژوویی لە بەرپێ ئێمە کەوتگە و ئێمەمانان ئەگەر دروست حرەکەت نەکەین و دروست نەیخوێنینەوە و هەنگاوەکان چڕتر و بتەوتر و هەواهەنگتر هەڵنەگرین وەکو مێژووی شکەستە دەورانە مۆدەرنیتە یەک لە دوای یەک شکەستێکی گەورەتر کە ئەمان واتە دەورانە خەسیاگی و قەتیسماگی هەتاهەتایی ڕقم ئەخوا ئەگەر گلەو بەناشتمان لە مێژووی ڕابردوو ئەوە بوو کە ئێمەمانانێک نەبووین و ئەژدادە ئێمە ئینسان گەلە ساکارێک لە حەوزەیە سیاسی بوون و لە پڕێکا گیریان و دەریافتە دروستێکیان سەبارەت بە ئومورات نەبوو و هیچ تەوان و هێزێکی خۆیانیان بەکار نەبرد ئەمڕۆ لە سەروبەندە ئەمڕۆوە لە ناوە قوڵەی ڕووداوەکان و قەیرانەکان و میسئینفۆرمەیشن و نەمایش و تەئاتر و بمباران میدیایی تا دوژمن خەریکە ئارایشە خۆیەسی ئێمە دەبێ بە شوێنە قەوام و بتەوکردنەوەی خۆمان بین. ئەم شەو بە یارمەتی کاک تەهای ڕەحمانی لەسەر ئەم ئەوزاعە ئەدوێن کە قەرارە مەتنێک بخوێنێتەوە لە سەیید جەوادە تەباتەبایی و من ئەو مەتنە نەغدۆ بکەم بڕیارمدا کە بە جافی ئەو کارە بکەم و لێو دوایش لە کڵاب هاوس و لە جێگەکانی تریشە هەروەکو دوێشە و چاوێکمان پێخەشاند بە وردی ئەم فەزا بشێنین. هەر بۆیە مەسائلێک مەتەحوێت شاید تا دوێکە شاید تا پێرەکە فرشتێک لە ئوموراتە زەروری و گرنگە ژیانە ئێمە نەبوون بەڵام ئەمڕۆ وا ئەنوێنێت کە ئێمە تەیارە مەیدان نین کە ئێمە ئامادە نین کە ئێمە دەبێت بۆ ئاڵ و گۆڕە گەورەیە ئاوا لە گشت کەسێک ئامادەتر لەسەر پێتر وشیارتر بەقەستر و بەتەماعتر بین. من پێشووتر دوو سێ حکم بدەم وەکو حکمە قەتعی. دەوڵەتە ئێرانی دەوڵەتە دەستکردە نەزمە بازاڕە جەهانی لە حەزیزە مێژوویە معاسرە خۆیسی. دەوڵەتە ئێرانی تووشە مەرگە ئیدئۆلۆژیک بووگە. ئەم سەروبەندەی شوا ئەوێنن ئەم بشیلکەیەی زوو پێکرد و چوە ناو ئەم ڕیسکە گەورە و قمارە گەورە کە دەوڵەتە ئێرانی ئەیکات زوهورە سەدریە لە بەغداد بوو. سەدریە شعوبیەی لە بین برد. دەوڵەتە ئێرانی ڕۆحی ئیدئۆلۆژیکی لێ سندریاگە و ئیاڵەتە متحەدەیە ئەمریکا ناتوانێت و ئەو ڕیسکە گەورە ناکات خۆ تووشە ئەم مەسئلە بکات چون کارتە تەشەیعی لە دەست دەرتێت و لەذا ڕووبەڕوویە ئاغای موقتەدا سەدر ناوێت و ئاغای موقتەدا سەدر سێ مەرگی لەم سەرزەمینە ئێمە ڕقمدا. یەکێکیان مەرگە ئیدئۆلۆژیکە دەوڵەتە ئێرانی. دەوڵەتە ئێرانی لەسەر دوو کۆڵەکە وێسیاگان لە تعریفکردنەوە و دانە شناس و هۆڤیەت بە خۆیە کە ئەڕوا بە دڵە مێژووە و ئەم مێژووی ساختەکە بۆیان دروست کردە دوو پەرستەی لەبەردەستە دوو ئەهرۆمی لەبەردەستە. ئەم دوو ئەهرۆمەی کە ئەو لە قاڵبە
حکوومەتە هەخامنشیان لێم دووە حکوومەتە ساسانیان مەترەحیەکات و لە قاڵبە ئێرانیەت ئەیفرۆشێت و دوو ستوونی هەست. یەک دینە ئینحساری، یعنی دینی قورخ کراو. دوو دەوڵەتی ئینحساری کە هەر لەم مێژووە بەحسیەکەن گویا عەرەبەکان هەر تکیان لێیان سندۆ. ئێستا دەوڵەتە ئێرانی لە عەسر مۆدەرنا هەر تکی هەبوو، یعنی هەم دینە ئینحساری کە تەشەیع بوو هەیبوو، هەم ساختارە بوروکراتیکە دەوڵەتی هەبوو. منازعاتە منتەقەیی پەلهاوێشتن بۆ خۆزنکردن و دانانە ئیمپراتۆریەتە یەهود بە دروستکردنە گروپگەلن نەمایشی و نیابەتی و هەروەها تەشەنە پێدانە بە باڵە تەشەیع و خۆ بە مەسنەدە شیعەیان کردبوو، پاشان خۆ بە موسڵمانانە ئازادەیە جەهان و ڕەهبەرە موسڵمانانە ئازادەیە جەهان بە گوفتمانە حوسەینی یەزیدی منتەسەبکردن بازیەک بوو کە نظام سوڵتە بۆ دانانە ئیمپراتۆریەتە یەهودە ئێرانی داینیا. بەڵام حزورە شیعەیەکی عەرەبی عێراقی دوای ئازمونە عروبەیە سکولارە شکست خواردەگە تەجروبەیە جەمال عەبدولناسر و تەجروبەیە چەپە میشەل ئەفلەقی بە بازووی ڕاستە سەدام حوسێنی جارێکی تر لەم مێژووی مەعاسرە اتفاقە گەورەیەکی خست. ئێرانیەکان وتیان ئێمە بە جوداکردنەوەی عروبە لە ڕۆحەکەی کە ئیسلام بێت عەرەبمان تف کرد و لەسەر دەم شعوبیە و کاکڵە عەرەبمان لە عەرەب سند، یعنی بووین بە خاوەنە ئیسلام. ئەمە ئاغای موقتەدا سەدر ئەم بازیە شێوان. هەر بۆیە دەوڵەتە ئێرانی دوای ترس و خەوفێکی کفرە کە لە جێبەجێکردنە پرۆژەیە جێنشینی عەلی خامنەیی هەیبوو دەستی بە قومارە گەورەیەک کرد و ئەویش تەزادگەرە دەرونی بەرەو بڕیارگەرە ئیشتیباه بردی و دەوڵەتە ئێرانی بۆ حفزە تەنیا قۆڕخکاریەکەی کە ئیستە مەوجودیەتی پێدا بەناو هەیکەڵە بوروکراتیکە دەوڵەتە قانونی بە پەلەپەل حرەکەتەکە. بۆ خاتری ئەمە پێویستە فەزایەکی ئیحساسی، فەزایەک کە سەتحە شعور بێرێتە خوار و مردمێکی بەرپەندریاگی زوڵم لێک لا مزدەنگم نەما کاکە دەنگ خراپ بوو کاکە. ئێستا باشە یەک لەحزە قەتع بوو. نەخێر تەلەفۆن ئەکەن و متعاسفانە تەوەجوه ناکەن کە ئێمە واینە ناوە دیبەیتە. بەڵێ ئەم مردمە بەکارتێت و ئەحساساتی بەکارتێت تا بتوانێت لە ژێر ناوە دەستکەوتە مردم قیامە مردمە عەسرە جەدید بۆ دموکراسی، سێکولاریزم و قانون هەیکەلە بوروکراتیکە دەوڵەتە ئێرانی لە قەبارەیە ئینحسارە دەوڵەتی لە تارانە بێڵێت و ئەمە تەمامە گەلە کۆمەیەکە کە کردیگیانە. بۆیە لەگرا محتەوای بێ محتەوا دروست ئەکەن، بۆیە لەگرا خەریکن ناو ئەنێنە سەری، لەگرا یەک اتفاق کەوتکە. کەسێک دەست بۆ ئیدەیە ئێرانیەت ئیتر ناوات. ئێرانیەت وەکو مەفهومێکی ئیحساسی دا لە بەر یەک قەڵەمڕەوە کل ئینزمامی بەناوە کشوەر خەریکە بەکار ئەچێت و ئیتر دەم لە ئێرانە گەورەی فەرهەنگی، دەم لە ئیمپراتۆریەتە ئێران لە تاجیکستان و سنوورەکانە چین و بەرەو دەریای ڕەش و مەدیتەرانە ناکرێت. بەڵکو تەمامە تەلاش ئیمڕۆ پاراستنە چوارچێوەی ئێران. بۆ خاترەوەی ئێمە تەیار بین و نێڵین دوو جوولەکە لەسەر ماڵ موسڵمانی شەڕکەن
وەکەکەی کاورای مسلمانمان پێنێت کە دوو جوولەکە لەسەر ماڵەکەی شەڕکەن وەکو غەریبەیەک لە سەرزەمینە خۆماندا نەنیشین تا کەوامان بۆ بدورن بۆ خاتری تێگەیشتنن لەمە من داستانێکدان بۆ تاریفکەم. ئەوەی لە بەغا ئیمڕۆ ڕوو ئەدات مەجلسە نەوابە عێراقی خانەی ملەت لە ملەت ئەترسێ. بۆ موقتەدا سەدر نایەڵێت مەجلسە نەوابە عێراقی دانیشێت و نەخست وەزیر هەڵبژێرێت تا لە ژێرە ناوە سازوکارە قانونیە مەشروعیەتە بەینولمەلەلیە بە دەستگاهە بوروکراتیک خۆیان تەحمیلە بە مابەقیە عێراق و خەڵک بەغانەکەن کێ ئەوانەی وا لە دیوارەکانە منتقی سەوزە بەغا خۆیان لە عێراق جگێ کردەسەوە ئەوانەی وا ئەدعاکەن عێراقین و بۆ عێراق بڕیارە دەن بەڵام لە ناوە دڵە عێراقا بەغایان جگێ کردەسەوە لە ناوە دڵە بەغا منتقی سەوزیان جگێ کەسەوە تافتەی جودا بافتە لە خەڵکە عێراق. موقتەدا سەدر بەمە چەکە مردم ئجازە نادات ئەوەن بیوەنە حەوزەی قانون و مؤسسات هەم بە قانون و مؤسسات لێیان ئەدات هەم بە خەڵک لە خیابانە. ئەگەر ئێمە وشیار نەبین هەر هەژاندنێ لەم سەرزەمینە ئەوەی وا لە تارانە دانیشتگە خۆی بە ساحێب ئەم سەرزەمینە زانێت ئێمە لە جێگەی ئۆبژەیە خۆی ئەوێنێت و خۆی لەسەر کورسیە فاعلیەت ساحێب بوون ئەوێنێت و لە پشتە دەرەکانە بەستە تا من لە کرماشان و فڵانی لە محابادا خەریکی خۆ با ئەدەین ئەو دەوڵەتدا ئەنێت معنی دەکات و مؤسساتەکە حیفزەکە و بە مؤسساتەکەوە تێتە گژمان ئەو جاری تر فزای باز ناخوا و بەنیەتە خۆی هەیگە بازە خۆی دادە کارە خۆی کردگە و ئیشتە ئەبزارە قانون و مؤسساتە قانون لە بەرامبەرا بەکارتێنێ لەکوێ لەوەی کەوا من و تۆ لە سەرزەمینە خۆمانە هەستمان بە غەریبی و هەستمان بە دوورە پەرێزی کرد و دخاڵەتمان نەکرد و بەرماندا هەر بۆ خاتری ئەوەی ئەمە تێبگەین و حاڵی من بۆ چ اتفاقی کەوتگەن با من دوو عەقڵە سەلیم پاک و کەم و ئێمە یەکە لە ژێرە فشاراوین ئێمە یەکە لە ژێرە زۆڵ و ئینکار و پاککردنەوە و سەڕینەوە و هیچ و پوچکردناوین ئمڕۆ پێمان وایە هەلێکی تاریخی کەوت کەسە بەردەستمان گۆزەڵە مشکێ یاخوا نەشکی قسەیە نەکەین خەڵک پەشیمان بوێتەوە ئەمە زەمانێکی تو فکرکەی کارە خەڵک فریکە ئەیکات ئەم کارە خەڵک نایکات خەڵکیش پەشیمان ناوێتەوە ئەوەی 50,000 نەفەر خەڵک لە کانەدا تێرێتە دەرەوە سازمەندهیکردن هدایەتکردن هدایەت زێنیەتکردن بەرساختنە تەسویر و سەرمایەی عەزیم و کەرەستەس ئەنا لە ناو ئەم سەرزەمین لە تووری 40 ساڵە ڕابردوو هەم کوشتنە لەشەکانمان بوو هەم سانیە و دەقیقە کوشتنە گیانمان بوو ئینسان خوێنە سرف نییە لەناوە مەجموعەیە حەیات و ژیان ئینسانە شتێکی تر گەورەتر لە خوێنەس و ئەویش ڕۆحم عەنەویە ئینسانێکە کە ئێشێنە ناو فزایەکی ئادڵانەی ئازادا بشیت تەواویەتە عومرە ئێمە لە فەزای زۆڵمە بێعەداڵەتیە سەرکوتە و نەبوونە ئازادیە گوزەریە ئێمە لە مەرگ فقط مەرگە سوورە خوێن ئەناسین مەرگە سپی مەرگە ڕەش مەرگە گیان ناناسین بۆیە وەکو مردووەکان متحرک ئەڕۆین پێمان وایە هەلێکە نابێ قسە بکەین با دەنگ نەکەین نەشێوێت سەرکوتی نەکەن دەنگ ئەکەین بشێوێت سەرکوتیکەن بە قەوڵە فارسەکان دیگی کە بەرەمان نەجووشە میخوام سەر سەک توش بجووشە متوجه بوون ئەم ستون تا ئەو ستون ئەلفەرج معنای نییە دەوڵەتە ئێرانی لە هەزیز
مەجبورە ئەم کارتە بکە لە ئیستەوە قاچمان محکەم دانەنی سەرزەمینەکەمان ئەوەن وا کە تا ئیستە بردیان قاچمان محکەم دانەخین پس هەواستان بوێت ئەمە ئەستدلالە دروستێک نییە بڕۆنە ماڵ نەگەرەکە قیامکەن من لە یەک بەستە کەرامەت و سەروەریە خۆم ناڕۆمە دواوە خۆ و خەسڵەتە خۆم ناگۆڕم حەقیقەت خۆیشم ناگۆڕم بۆ تۆ 100 ساڵی تریش بەسەر ئەریکەیە و قودرەتەوە بی 1 سانتیمتر لە ئیرادەم ناڕۆمە دواوە نایکەی بڕۆ داپۆسێ نایکەی بڕۆ لە ژێریا بمێنێ ئەمە تۆ نایکەی ئەمە یەکێکی تر بۆت ئەکات و منیستە تەوزیعدن کێ بۆت ئەکا چۆن بۆت ئەکا من بازیەکەم دروست خوێندەسۆ مەیکەن ئاغایان ئەسلاح تەڵب سلیبریتی گەلە ئێرانی سینەماکاران و وەرزشکاران مەیکەن بڕۆنە دواوە ئێوە بە من بێژن ئێوە چیتان کردگە یەکشەوە بوون و ئینقلابی فرە هەڕاکەن یاری ئاسنتان کردگە چیتان کردگە واتان پێهاتکە بەدەنسازیەکەن شنای کراوە پشت چووگەن تەمرینە دەوە ماراتۆن چووگەن ناگەهان گشتتان دوای شەوی هەڵسان و لەخەو لە میهران و مدیری ئەو ڕامت خۆرە فاسدە تا چێرەگە لە مختلف ڕسانەی ئیستە گشتتان دووبن و تەرەفدارە ئێعترازاتە مردم تا مراجعە تەقلید قۆم حتا تیا و دۆشی ئیستە باسێکی ترە حتا واتیا ئەی دۆشی بەڵام لە پڕە جێگەیەکە ئێشێ بیگۆڕن سویچەکەن مەیکەن ئاوا مەیکەن بڕۆن و من خۆم ناگۆڕم کە تۆ پەشیمان و نەوی تۆ کابرا وتی هەچە قاترەکە هەچە خۆدمەوە لاڕیا ئاخری قاترەکە هەرچوو وتی یەک شەقیتی هەڵدا وتی لە تۆ گیان و خۆت و لە من 14,000 تمەن تۆ لەبەر خاتری ئەوەی من ژیانە ئینسانی و ئازاد کوردیم نەوێت خۆت ئەوەی تە ژێرە تەعەدا و تەجاوز دەی بەڕۆ ژێری تا بزانم کەی ئەبڕیسکێت و ئەپڕوچێت لەژێ سەرم ناڵە خۆم بۆ ڕندڵە هاوسێکەم بێژێ وا بکە وات پێەکەم من ناڕۆمە دواوە تۆ دەمە بۆ من درێژکەی نێگەرەکە بێتە خیابان یا تۆ ادعاکەی لە پڕ ئاگاهیا هاتکیتە دەرەوە زۆڵ پاڵی پێتونیا بۆ گرفتە تەجروبەی ئازادیکەی یا دانێ ئەحساساتیت وا ئەخەڵەتێت و ئەچیت و ئەمە بە کەڵکە من نایێت دانێ ئەحساساتی کەرەستەی دەسە خەڵکی سوحا ئەوێت و عاملە سەرکوب و نابودی و شەڕەتەکە منم کارە ناکەم لە ئیستەوە سانتیمترێ لە وجود ئینسانی خۆم سەرزەمینی خۆم و دەسەڵاتە خۆم ناچمە دواوە و نایەڵم بە ئستبداد توودەیە ئەحمەق پەلامارمان بێت ئەمە اتفاق ناخێ پەلەمان نییە 43 ساڵە وێسیاگین تۆ ئەکەفی و ئەتخەین و ئیستە خۆت کەوتکیتە کەوتن یعنی بە کارگەلێکە کردت وە کارگەلێک لە بەرامبەرتا کردمان خۆ بەم نوکتە مهم بوو لەبەرەوەی بازی نەخۆین و نەخوێنە تووشەی خوێندنەوەی غەڵەت لە حەولە حەلیمە نەکەوینە ناوت دیگ و منجەڵ هیچ پەلەیەکمان نییە تەمامیەتە قودرەتە خۆمان بۆ نەگەڕێتەوە جارێکی تر و بارێکی تر بە هیچ حەدە ئەقەلێک ڕازی نابین نەغدکردن و ڕەخنەگرتن کە ئەمر و پەدیدەیەکی مۆدەرنە دوای مەفهومیزەکردنە ئازادی دێت و تۆ وەختێ نەغدەکەی لە ناوە نەغدەتا بە شوێ ئاخرین نەهایەتە ئازادی ئەگەڕێی ئەکستریم فریدم نە بە شوێنە کەمترین ئازادیە نەهایەتە ئازادیە کە تەسەوورەکرێت قەڵە من نەقات ئەو کارەکەات تەوەجێ بووم
ئێمە یا قیام ناکەین یا تەمامیەت ئازادی دەسەڵاتە خۆمانمان بەدەستێرین و هیچ حەدە ئەقەلێک لە بوونە ئینسانی هێمانیە. فەرموو کاک تەها بیخوێن و ئەوەیە ئاغای جەوادە تەباتەبایی واجبە بیخوێنین. جەوادە تەباتەبایی تئۆریسیەنە، گاتفادرە، چیرۆک بێژە ئێرانیەتە. ئاغای مەکتەبە تەبرێز. جەوادە تەباتەبایی خەریکە یەک سری نووسین قەترەچەکانی هاتە دەرەوە تەواوی نەکردگە لەژێرە ناوە ئینقلابە ملت در انقلاب أمت. انقلاب ملت لناو الدڵە انقلاب أمتا. کاکتەها ئەیخوێنێتەوە بە زوانە هندیش هەم خۆی هەم من محاولەکەین بیکەین و جافی و نەغدەکە بدەینە سەریوە تا بزانن خەتەرەکە لەکوێ خەفتگە. لەبیرتان نەچێ ساڵە 1357 لە پڕێکا لە پاویز و بەهار 56 ئەم دەڵە کۆنە سیاسیانەی تحتناوە حزب توودە و جبهەی ملی و نهزەتە ئازادی وا لە هیچ کوێی دیاریان نەبوو ناگەهان وەکو قاچەک سەریان دەراوەرد. ناگەهان بوون بە بکەرە سیاسی. ناگەهان ئەو خەڵکە کێشریاناوە خیابان لە پڕێکا وتیان شۆرایە ئینقلاب، لە پڕێکا وتیان ئینقلاب پیرۆز بوو، لە پڕێکا وتیان ڕفراندۆمە قانونە ئەساسی. ئەو خەڵکەوە هاتە خیابان وتی لاستیکە ئاژدار نەمەیتی شاه تاجدار نەمەیتی. ئەو خەڵکەوە هاتە ناوە خیابان وتی لولەی سەماوەر ئوکزوزە خاوەر وەقەی شای ئێران. وانە ێزانی چێژێت فکری کرد ئینقلابی کردگە تێیان هەڵدا چووە ناوە ماڵەکان و کەوتە ژێرە ئەو فشارە کە کەوتە ژێری تایستە. لەو دوایش فکری کرد ئینقلابی کردگە کێ نەختی و کردو کەس لە خۆی نەپرسی تەرکیب دەوڵەتە موەقەت بۆ وابوو. بۆ خۆمێنی هات بە خۆمێنیان و دەوڵەت موەقەت دروستکە بەجێی مؤەممەمێک دەسی بردانەیە شیعە کراواتی دانیا بەناو ئاغای بازرگان. بۆچی لە ناو جبهەیە ملیە دووسێ کابینەیە وەزارەتی دا بە ئەم دەوڵەت موەقەتە؟ تەمامەم ئەنتەرانەی وا بە زوهوریان گەیاندوو لە 56 هاوریان خەڕۆ کریان و ناوە دەوڵەت موەقەت لە ئەسڵا شۆرایە ئینقلاب دنووکی بەسەریەوە بوو. دانە دانەیان بەزمەکەیان بەسەرا هاوردن تیان هەڵدان وتیان تامە قودرەتتان کرد ئیسم بەبێگیان ماچێکم پێ بەبڕۆ ماوە و دوکتۆر ئەحمەق زەنجابی دکتۆر کەریمە ئەحمەق زەنجابی ڕەهبەرە جبهەیە ملی 3 مانگ کردیانە وەزیرە ئومور خارجەیە دەوڵەتە موەقەت تڕۆیان کرد چووە. من جملە فرە کەسانێکی تر تەرکیبە کابینەی دەوڵەت موەقەت تەماشا بکەن جا خوێنی قەشنگنەوی لە کلکی فڕەیانی دا شۆرای ئینقلاب ڕفراندۆمە قانون ئەساسی بەردە بەرەو و تۆ ئیتر حزورە ئەمانتە نەدی لە کابینەیە دەوڵەتە نەمان و تڕۆ کریان. ئەم ئیتفاقە ئەینە هەمین سناریۆ پرۆژە بۆ دانریاگەوە ئەخۆن تەواو ئەو چێهرەگەلەوە ئێوە ئەیانوێنن. ئەمانەی بەناوە کورد ئەشوونە ئەم تەلەڤیزیۆنانە قسەیانە کرد و سەرانەمە حەسابە کە ئێوە چاوتان پێکەوت هیچ کام لەمانە بۆ بە هیچ شتێک و ناکەن. ئەیان کەن بە فاحشە ئەیان کەن بە ئەنتەرە دنیا ئەنتەریاتە دنیایان پێ ئەکەن تیان هەڵەدەنە کنار. ئەمە چی بە تۆ ئێژێتی؟ ئەمە خەسیسەیە دەوڵەتە ئێرانی پێتی ئێژێت، مێژووەکەی پێتی ئێژێت، خەسیسەیە دەسەڵاتە ئینحیساری ئەمە بە تۆ ئێژێت. وەختە تۆ خۆت ناوبانگت نەبوو خۆتە دروست نەکرد دیگەران دروستیانی کرد، دیگەران بەهای بە تۆدا، تۆ تا ئیرادەی ئەوان دەرەکەفی کە ئیرادەیان نەما مەحو ئەبیتۆ. صادق قوتبزادەتان لەبیرە مەحویان کرد، بەنی سەدرتان لەبیرە
محەمیان کرد. مەسعود ڕەجەویتان لەبیرە محەمیان کرد. تاک بە تاکە ئەوانە ئایەتوڵا تاڵەقانیتان لەبیرە، داریوشە فروهەرتان لەبیرە محەمیان کرد. ئەگەر وەبیرتان بێت لە سەرەتای ڕۆژەکان و ئەیانوت ژینا ئەمینی، ئەمە ناوی کوردیە، دوو ناوی هەزوای لە زۆربەی کریاە گشتی وت ژینا ئەمینی بە حەزای پایدەکەی. وەختی هاتن شعارە فاسدەکەی پەکەکەیان هاورد، ژن ژیان ئازادی وەدیان تۆی کوردە قەومی ئیتنیکی خەریکی خۆت فشەوەکەیت و فەورەن شعارە کوردستان چەشم و چراغە ئێرانیاندا تا بتکەنە بۆ بژەیە ئێران، فەورەن پشتبەندی محتەوایەکی تری بێ محتەوایان خستەکەی کە شعارەکە بووە چی؟ ژن ژیان ئازادی مردمی هەن ئابادی تا حاڵیت بێت. بە هەمان ئەلەمانگەلە فاسدێکە من وتم ئیستەیشە لە زەرفە هەفتەیە ڕابردووە ورد و درسیان بە تەمامە بەرەگەلە سریبریتیە جەهانی و ئێژن مەحسا ئەمینی حاڵیتم لە ئینحەسارە ئێوە نەما ناوە ئێوە نەما. ئەها لە ڕۆژان ئەوەڵ و زرت و زرت ئەوریان لە ناوە تەلەڤیزیۆنەکان، ئەها دەرگای تەلەڤیزیۆنەکان داخلیان، ئایتر دەرناکەفی، ئایتر کڵات بە کڵاب هاوسیشێن نەما، هەر ئاواتانە پێیەکەن وەکو 57 چۆن پێیان کردن. دلیلیشی چییە؟ دلیلی ئەوەسە تۆ خۆتە دروست نەکردگە، تۆ خۆت ڕەهبەرنی دروستیان کردگە، کەرەسەیان داگە پێت و چون کەرەسەکە بەلای تۆگە تۆ توانی کتە خەڵکی بخەڵەتینی خۆت بکەیتە نوێنەرە کوردوا لە 57 کردتان. واسە ئیبراهیم عەلیزادەیەژێت لە 57 لە شارە سنەیمە 75 نەفەر کۆمەڵایی نەبووی سلەمان لەدەسا بوو، خەڵکەکە خۆی مسلح بوو، تۆ 75 نەفەر نەبووی. تۆ گەرەک تو وا بکەی وەلێ وەختی دەوڵەتەکەیان دانیا ڕەوایەتەکە گۆزەشت ئەو جار تەحت ناوە دەوڵەتە ئێران سکولارە قانونی دەمکەیتۆ لە سنە گول لە ئەکەنە ناو دەمت. ئێستا من تەوزیع دەم چۆن گول لە ئەکەنە ناوە دەممان ئەگەر هەواسمان نەبێت. ئەگەر بەری دەین و بێڵین تارانمان بووەن، سەرزەمینە کوردەوارمان بووەن، ئێمە کوردە قەومیەتێکی نییە نەگرا حەوزەی تەمەدونیە کوردە و حەوزەی تەمەدونیە سەرزەمینە کوردەوارە. هەواستان بوێت بچووکترین بازیە خامە سیاسی بکەین، مەسئولین لە بەرامبەر تاریخ و ژن و مناڵ و خۆمان و وجودە ئینسانیمان. هەر بۆیە ئێمە ئەڕۆینە سوراغ ئەوەی کە ئێمە چۆن حرەکەت ئەەکەین، چی ئێژین و لەگەڵ کێکە لاڕبڕین. ئەو داهاتووی ڕەشت لای ئێمە سوور سوور دیارە، ئەگەر ئێمە دەستی تێ نەخەین ئەمە مەکەین و نەڕۆینە بەرەوە. نەک نادیار نییە، سوور یعنی سوور دیارەوە نەزانم چێ داهاتوویەکی ڕەشەیکە و ئێستا بۆتان یێخوێنمەوە وەلێ ئەو داهاتووە من ئەهاڕەم دەوڵەتە ئێرانی، ئەی هاڕەم و نەیاڵم دەوڵەتە ئێرانی بێباتە بەرەوە. کاک تاهەیە ڕەحمانیە مقدمە واجب بوو، جا بێ زەحمەت دەست بکە بە خوێندنەوەیە ئەو قسە بێ لە ئاغایە جەوادت تەباتەباییە. بەڵێ کاکەجان دەستت خۆش بێ، ڕێزسڵامێ لە قسمەت جەناب تو یاراندا. ئەڵبەتە یاران داوایان کرد کە من هەستری استادەم کردووە کاکەجان، ئەگەر دەنگ هیوادارم ئەم جارە باش بێت نازانم. نەکاکەجان ئەو ئینسانە خوا خراو بوو کردگە کە زەنگیدا بۆ ئێمە دەنگەکەی تووشی بۆ من خراپ کردگە بۆ نایزانم چ ڕێگە حەملێکی لاوی کە دیبێتەکە داخێن دوای ئەم مقدمەیە توولانیەکە من هاتکە. وڵاتە حەیفە بێ نازانم. ئەگەر دەنگ کەزە با پێمیان بێژ دەگەر کەزە کە هیچ بۆ من کە باشە، بۆ من هیچ مشکلێک نیە، نازانم بۆ یاران دەنگ خاف دەنگ خاسە. پس کاکە تاها دەنگە جنابەت بۆ من فرە زەعیفە، یا بەرزتر قسە بکە یا نزیکترەوە بۆ ئەوە نزیکتر بوومەوە و تونتریش قسە دەکەم کاکەش. وا دەنگ کپە وەڵا زایدی نازانم لەوە گەورەتر. ئۆکێ نا تۆ مقەسەر نییە عەرزم کردی. فەرموو کاکەجان فەرموو. بەڵێ انقلابی ملی در انقلاب ئیسلامی بەخشی سێوم، کاکەمان لە بەخشی سێومەوە لە ئەوڵەوە دەست
نەخێر هەر لە بەخشی سێ لە بەخشی ئەوڵ و دووەم فرت هولانیە چون مێژوویەک بەحسەکە لەوەی کە سەوارە بەرکتاوە ئینقلابە بین ئینقلابە کابرای فەرەنسەوی ئەکات واجب ئەویشە بخوێنرێتەوە بەڵام ئێستا فقط بەخشی سێی مهمە کە من ئەزانم چی واتیە بەخشە سێوم ئەخوێنین و هەر لە ئیستەوە ئەزانین چه ئەتفاقێک ئەکەفێ وەربەرە و کوێ چووبن با بزانی ئەو خوێندنەوە وا لە سەرەتا کردم پڕ بە پڕ پێکاگێسی دەوڵەتە ئێرانی دووچارە مەرگە ئیدۆلۆژیک بووگە ئیستا گەرەکیانە لە غفڵەتە ئێمە بەشە بوروکراتیەکەکەی لە ژێرە ناو جەهانە ئازاد و حکوومەتە قانون بپارێزن تا ئەبزار و مؤسسات و کەرەستەیان لە دەسا بمێنێت جا ئەوجار ڕەوایەتێکی دموکراتیکی قانونی بن بە ئێران نەک ڕەوایەتێکی میتۆسی ئەفسانەیی تاریخی متوەجه بوون ڕەوایەت ئەگۆڕێ هەر وا کە جمهوری ئیسلامی دەمامەک ئەگۆڕێ ئیدئۆلۆژیە ئێرانیەتیش ئەگۆڕێ لە حەڕم و بڕم کەوتی یەهودی لەگرا شکستی خواردە لە بەندە ئەوڵا دوو عنسرە عروبە و کورد لەم سەرزەمینە موجودە وڕۆژە ئەوڵ من لە دیبێتەکانە وتم ها نظامە سوڵتەی جەهانی هات کە سەناو سەرزەمینە کوردەوات بە دوو هەدەف ئیسلام و عروبە لە بین بوات ئەوە بوو ڕۆح عروبە کە ئیسلام بوو لێ سند بوو بڵاوی کردووە بە ناو مردمانێکی تیا وائستا عەرەب گەرێکی ڕۆح خۆی بوات و حەقە خۆیسی ئیسلام ڕۆح عروبەس و حەقە خۆیسی بیواتەوە ووتم هاتکە کوردیەت و ئازادی لە بین بوات ئیستا عروبە شکستێکی بۆ هاوڕگە لەوێ مەرگە ئیدئۆلۆژیکی داگە بە دەوڵەتە ئێرانی حزورە ئێمە ئەو مەرگەی مسۆگەر کرد ئێمە هەڕۆڵمان کردبوو شێوەندە بوومان واقعیەتە سەرزەمینیەکەمان وتبوو و ئەوە دایلێ ئەگەر ئێمە نەوایە ئەمڕۆ کەس نێزانی ئێران دووچارە مەرگە ئیدئۆلۆژی و خوێندنەوەکەی غەڵەت بوو و پێیان وا بوو ئەو هەن و تڵۆبکەرەی جارانە نەماگەر ئەوەی ئێرانی هار کردبوو تەشەیع بوو ئەوە ئێرانیەت نییە تەشەیعی هار کردەها بابزانی ئێرانیەت هیچێ نییە ئیلا تەشەیع ئەوە تەشەیع بوو ئێرانیەتی هار کردبوو فەرموو بخوێنە ئینقلاب ئومەت در انقلاب ملت در انقلاب ئومەت بەڵێ من هیوادار دەنگە سوبهەش ببوو جەنابە هەسفرەکەم دەرە ناکات ئاکۆ دەڵە دەریگەن خۆش بێت کاکە تا عەرزم کردی دەنگ بۆ من کزە هیچ ناشنفم سعی ئەەکەم تێبگەم لێت بۆیە تۆ کارە خۆت بکە با دیبێتەکە قەت نەکەی مهم نیە زۆر چاک انقلاب ملی در انقلاب اسلامی بخش سوم انقلاب ملی ایران از ویژگی‌های ایران به عنوان ایران شهر است که از 2-3 دهه پیش من کوشش کرده ام به برخی از وجوه آن اشاره کنم. خب آقای سیجواد تباتبایی ئێژێت انقلاب یا ڕاپەڕین ملی لە ئێرانە لە خەسیسەکان و ویژگیەکان ئێران شاریە ئەندێشە یعنی بیرۆکەی سیاسی ئێران شاری کەم ئاغا لە 3 دەهەی ڕابردووە و باسی کردووە انقلاب ملی خب ئێستا ئاغای جەواد تەباتبایی ئێشێ سابەتی بکات ئەم ملیەتەی کە ئەم بەحسی ئەکات وەرە دڵە ئەم 2500 ساڵە تێتە دەرو ملیەت بووگە و تا ئیستەیشە ئیشارەی بەوە نەکردگە کە ئەم مردمە کە ناویان ئێرانیەت بووگە یەکێک لە خەسڵەتەکانیان ئینقلابی گەری بووگە ئەمە نایژێت خب ئیستا خەسڵەتێکی تازە بە ئێرانی بوون ئیزافە بوو ئینقلابی گەری متوجه بوون ئالەگرا لە ناو یەدە بەیزای خۆی شعبە دەبازیەکی کرد ئەم ئینقلاب ملیەی کرد بە خەسیسەیە ئێران شەهریە ئێرانیەکان بێ سابەتی کە ئیدعاس ئەم ئاغا ئیدعایەکی کردە ناتوانێت سابەتیشی کات اقوام ایرانی از کهن‌ترین ایام تاریخ این کشور زیر لوای فرهنگ فراگیر آن وحدتی پیدا کرده اند که در سده‌های اخیر از آن به ملت تعبیر می کنند. خب ئەڵێ قەومەکان ئێرانی
لەژێرە کولتورە هەمەگیرە ئێرانیە گەیشتبوون بە وەحدەتێ ئەمە جاران وای نەئەوت جاران ئەیوت و ئەم وەحدەتە لەژێرە ئەم کەسرەتە لە وەحدەتە لەژێرە دەوڵەت بە وجود هاتکە دەوڵەتە هەخامنەشی کەسرەت و تەنەوع ئەقوامی پاراستە بوو و ئەو وەحدەتە دەوڵەت دابووی بە ئەوان جاران وای ئەوت ئیدئۆلۆژی ئێرانی وایژێ هێگلیش وایژێ بۆیە لە تعریفە دەوڵەتە هەخامنەشیانە بەحسە ئازادی جوولەکەکان ئەقوامی کە ئەدیانە خۆیانیان هەست ئەکرد ئەم کەسرەتە چۆن ممکن بوو لە سایەی دەوڵەتە ئیستەم ئاغا هەڵەگەڕێت و ئیژی نە ئێرانیەکان و ئەقوامە ئێرانی لەژێرە کولتورە هەمەگیرێکا بوون نایژێ کام کولتورە چی دینی کولتورە دینیە عرفانی بە ئیلمان شناختە شدەیە جەدیدی عرفان عاملە وەحدەتە هەمەگیرە ئێرانیەکان بوو فەرهەنگە عرفان ئەوەی نازانێ فەرهەنگە عرفان چیە با من پێناسەیەکی فەرهەنگی عرفانتان بۆ بکەم ئینسانە عارف باوەڕمەندە کە ئازادی ئەمرێکی دەرونیە و بە عوزڵەتکردن خۆ دوورۆکردن مەوزوعە ئەم ئازادیە تەعقیب ئەکا لە لقاء بمەعشوقە تەمامە کاری هۆنینەوەی مەعشوقە تا بە لقاء مەعشوق کە ئازادگی ناوات ئەگات وەکو شێخە ئشراق وەکو مەمە ئالان لەگرا عارف نەک کۆمەڵگا ساز نییە بەڵکو لە کۆمەڵگا دەرچووگە یعنێ لە پێگەی خۆی دەرەچێت ناویست تا ئینقیادەکان و تەعەبودەکان بزانێت و لەگەڵ یانە بەشەڕ بێت تا تەجروبەی ئازادی بکە ئەو ئێژێ ئازادی ئەمریکی دەرونی و ئینتزامیە من پێی ئەەکەم لەکوێ لە لقاء بمەعشوقە کاکتەها من ماتەڵم جەنابەت تەشریف بێریت بۆیە هەر خەریکم ئەمە تەوزیح هەدەم بی هەمەگان بەسەر شەوەد بی تۆ بەسەر نمی شەوەد داغ تۆ دارد این دلە جای دگر نمی شەوەد ئەمە عرفانە در صورتێکە تەجروبەی ئازادیەک کە بازنەماییە لە خارج و لە بیرونە نەکرێت ئازادی نییە دروست تەجروبەی ئازادی یعنی شکەندن ئینقیاد لە مەوقعیەت بوون و لە پێگەبوونە یعنی لە ئینقیاد بوونە و پەیبردنە بە ئینقیاد بۆیە لە یەکەم دێڕە ئاخێزنانە کاکە ناوێت کاک یاران ئومیدوارم دەنگ بێت کاکە جان سڵاو ڕێزمێ من یەک جەپەڕیمە دەرەوە اوكي کەواتە تەجروبەی کاکە دەنگە خۆم بۆ خۆمە گەڕێت ئێستا چۆنە کاکە فەرموو بزانم من پەیدای دەکەم کەواتە فەرهەنگ عرفانی نەک کۆمەڵگا ساز نییە کۆمەڵگا ڕووخێنەرە
فرهنگ عرفانی ئینسان دەستەمۆ ئەکا و ئینسان تەیار ئەکا بۆ ئیستیغلالکردن. یەکەم بەهرەکەشیەکان واسە لە یەکەم دێ ڕائاخێزنامە ئێژێ ئینسان حتمەن ئینسان بە تێگەیشتن لە واقعیەتە پێگەیە خۆی هەڵ ئەچێ و یاخی ئەبێ. ئەو واقعیەتە چییە؟ ئەوەی کە ئێمە واینە ناو پێگا و لە ناو پێگا واینە ناوی نقیادا. مثال بە ئەمە خزمەتتان بۆ من لە 6 ساڵە پێشۆ هاتم چون ئیسارگەرە گەورەیەک بووم، چون عارفە گەورەیەک بووم، چون خوا وحی پێم کرد و بچۆڕ ساڵەتە گەورەیەکت هەست من چووگم فرە متالعەم کردگە و ئیستە ئێشێ بێم بیدەم بە ئێوە وەکو پێغەمبەر وا علم لە دونی لای خوا تێرێ، یا وەکو ئەوانەی کە ئەچنە ناوە وادی ڕیاضەت غەور ئەخۆن لە ناوە ئەقیا و نووس و بەحر عرفانە و تێنە دەرۆ ڕۆشن ئەون و ڕۆشنایی ئەوەخشن. نەخێر نەخێر، من تەجروبەی ئازادی بکرد، ئازادی هەڵدایەتە ناوە پێگەی گشتی ئازادی نە تۆ نەتبینایە ئازادی نەبوو. بۆیە من هاتم و تەمام ئەو شتانەی کە ئێوە فکرەکەن خەتەر بوو. آخر لیبرالیزم نەقد ئازادی ناکات، نەقد ناکات، چون پێی وایە کە ئازادی لە جێگەیەکا لە وەزعیەتە ممکنە محقق ئەبێ و جێگە سیڤیل سۆسایەتی بازار و چون هەمیشە مەکانێ مەوجودە لە هەر شەرایەتێکا کە ناوی بازاڕە ئینسان گەل دائیمەن جێگەیەکیان هەست تەجروبەی ئازادی بکەن، لذا پێویست ناکە بە شوێنە ئازادیان بکەڕێ. دەرنەتیجە تۆ لە لیبرالیزمان نەقدە نییە نێست. بۆیە پۆست مۆدەرنەکان زۆر حەزی پێیەکەن بە لیبرالیزم. پۆست مۆدەرنەکان ئێژن چی؟ ئێژن ئازادی محقق نابێت و ئەڕۆن دەست ئەوەن بۆ نگاهە محافزەکارانەی لیبرالی، ئەو شتەی بتخاتە خەتەر و ئەو ئازادیەی مخاترە ئامیز بێ بە شوێنەوە مەچوو تەجروبەی قەشەنگی نییە. من اتفاقاً ئەو کارمە کرد، ئەوەی ئینقیاد و شکاندم و هاوردم نیشانەتوندا تا تۆ بزانی من ئینسانە ئازادیەکەم، تا تۆ بزانی من تەجروبەی ئازادیەکەم، تا من وەکو بەپەدمی خۆی تۆ بگرم، تۆ بوێنی ئینسانی کەس ئاخرین نهایەتی ئازادی فێرەکە و تەعقیبیەکە و تێ ئەژید و تەجروبەیەکە. بۆیە من بە هەرچی ئینقیادە و ئام هاوردە پابلیک نەمەوردە ژوور نەمەکردە پرتۆ بۆڵەی ناوە دەروونم، فکرم نەئەکرد کە ئەم تەجروبەیەکی فەردی لە ئینزواز، تەجروبەی ئازادی تەجروبەی ناوە جەمع و فەزایی گشتیە. پس فەرهەنگە ئێرانی کە فەرهەنگە عرفانی بێت فەرهەنگە کۆمەلگا ساز نییە، مەفهومە ئازادیش ناناسێ، ئازادگی ئەناسێت، ئازادگیش یعنی تەڵەبە حەلبوونە لە مەعشوقە. بۆیە ئێمەمانان ئالوودە بووین بەم زوانە خسیا بە عرفانە. مەسەڵەن گەرەکمانە قیام بکەین تەسویرێکە لە ئینقلابی هەسمان ئینسانێکی ئیساگەری لە خۆبردووی بێتموعی کە گەرەکی حەلبوێت. بۆ گەرەکم حەلبوون کاکە من هاتکم تەجروبەی ئازادی کەم، تەمامیەتە قودرەتە خۆم بۆ دەست بێرم، قەستم کردگە قودرەتە خۆم بۆ دەست بێرم. بۆ تۆ فکرەکەیشی حتمەن بمرم، قەرار نییە بمرم، من مەرگ بە تۆ ئەدەم وەێ من نامرم. من دەسم هەست، چاوم هەست، عەقڵم هەست، زەکاوەتی یەک ئینسانم هەست. بۆچی ئێشێ فکرکەم لە بەهایەکا کە بە تۆ تەحمیلی یەکەم ئێشێ بەمرم؟ نا من هاتکم تۆ و مەرگە تۆ ڕقم بدەم. ئەوە نگاهە عەرفانیە وا نهایەتە کارێکە گەرێکی بیکاوسە بمرێ. من حازرم گیانم بەم، ناوەڵا من حازرم گیانە تەرەف بگرم، حازر نیم گیانم بەم. ئەگەریش لەم تەڵەبە ئازادیە خۆمە و محققکردنە ئازادی خۆمە مەرگ هات بەخێر بێت. لە هەر ساتێکی ئەم زندگیە توانێ مەرگ بێت. ڕوویەکی تری ئەم زندگیەوەم هەناسە کێشانە، هەناسە دەرنەهاتنە و هەر لەحزە توانێ دەربێت.
كاكتها نازانم بو جنابة هلك في تدرو والله بداخل نازل مشكلتي يودر من زارو ما اللي بسلم بس كاللقرات وتي إما وحدتي كي فرهنجي من بوغا إيشان أم فرمايشة كيكات غلطة نادرسته وخليكة شارلاتانية كات أو أيوت دولت عامل وحدة بوغا لكسرتها استظاهرا فرهنگ أقوام إيراني لكسرتها يشتغل فرهنگ مشترك أما الرواية الإيرانية بس جرام آغاز 180 درجة قسەکانی گۆڕیە خەریکە جاستیفای ئەکات تەوجیهی ئەکات ئاغای جەواد تەباتەبایی کێس جادوگەرە قەبیلەیە ئێرانیەتە چیرۆک ئێژێ بۆ ئێرانیەت متوەجه بوون خۆ بیستە چیرۆکەکە جۆرێکی ترێژێت جاران نەڕە دەوڵەتە شیعە ئێرانی لەبەراو تا ئەستەمبوڵ گەرەکی و بچێ بە پەکەکە ئیستە شیعەبازیەکەی پەکەکە فتێڵی هات کەسە خوارە و زاتی نییە شیعەبازی بکە جاران لە محەڕەما خۆی جەڕدا و کوردە شیعەمانەست ئیستە ڕەونەقە شیعە نەماکە تڕ بووگە وا لە دەسە موختەدا سەدرا شیعەبازی ناکەنی تر نایکەن تووشی مەرگە ئیدۆلۆژی بوونیشتیان شیعە وەکو فەشیزم ئێشێ محاکمەی تاریخی بکرێت شیعەئیزم جنایەتە گەورەی لە تواندنەوەی سەرزەمینی کوردەوارا کردەگە عین فەشیزم عین دادگاکانە ئایشمێنەکان و دادگاکان نۆرنبرگ ئێشێت شیعەگەری و شیعەئیزم محاکمەی تاریخی بکرێت ئێشێ سەرشماریە شیعە لە ئێران شیعەوا لە ئەکسەریەتە یا ئەنکاوە گەورەکیانی سەرمێمە و ئێمە بە سوورەتە ئەمرە بەدیهی قبوڵمان کرد تا شیعەگەری ئەبزارە دەسە یەهودی جەهانی دامن پرۆزێنێت ئێزا شیعەگەری محاکمەی تاریخی گەرەکە فەرموو کاکتا این وحدت ملی به عنوان وحدت فرهنگی به رغم تنش‌هایی که پیوسته به عنوان یک اجتماع داشته است این ویژگی بنیادین مهم را نیز داشته است که در دوره‌های حساس تاریخ ایران خود را از دولت جدا و بنیان قومی خود را حفظ کرده است. بسیار عالی. ئەم وحدەتە فەرهەنگیە ئیستەناوی بووە ئێران پس ئێران دەوڵەت نییە وحدەتە فەرهەنگیە تاگرا متوەجه بوون بزانە ئێژێ ئەم ویژەگیە ئەم خەسیسە ئەم شتە تایبەتە بنەڕەتیە بنیادینە و گرنگ ئەم ئێژێ ئەم وحدەتە فەرهەنگیە ئەم ویژەگیە بنیادینیە بووگە ئەم تایبەتمەندیە بنەڕەتیە بووگە کە ئێران لە دەورەگەلە هەستیارە مێژوویە حەساوە خۆی لە دەوڵەت جێگە گەسە حەساوە خۆی لە دەوڵەت جێگە گەسە پس ئێستا ئێمە زانیمان ئێران دەوڵەتە ئێران نییە ئێران دەوڵەت نییە ئێران وحدەتە فەرهەنگیە لەبیرتان نەچێمانە ئەنووت ئێران دەوڵەتە وە کوورش دەسی پێکردگە و دەوڵەتە هەخامنشی دەسی پێکردگە بۆیە 2500 تا زمانە 2557 تا زمانە ڕزا شای پەهلەوی تاریخی بوو تاریخە متداوم بە شاهنشاهی ئیستە ئێران وەختی ئێژێ ئێران حەساوە خۆی لە دەوڵەت جێگە کات و ئێران دەوڵەت ئێران ئیتر دەوڵەت نییە سوال ئەمەسە ئای جەوادە تەباتەبایی ئەگەر ئێران دەوڵەت نییە تۆ بۆچی ئەڕۆیت 5 کتاو ئەنووسیت دەر ئیسباتە ئەندیشەیە سیاسیە ئێرانی چون تۆ ئێرانیەت بە ئەندێشەی سیاسی ئەزانیت بۆیە نامەگەلت تەنسەرۆ تا خاجە نظام الملک لە خودای نامەنویسیوە تا سیاست نامەنویسی تێبێە
بۆ تێیت تەفاوت نظام الملك لە سیاسەت نامەنووسیە تەکە ماحوردی لە ئەحکام و سولتانیە دەرەخەی و ێژێ ئێرانیەکان ناچنە ژێربارە خلافەت. بۆ تۆ ئێرانیەت دەوڵەت بوو ئای جەوادە تەباتەبایی چه اتفاقێک کەوتگە 180 دەرەجە ئەی خونجنی بەمبارەکەی تبوو. پس ئێژێت لە دەورانگەلە حساسە تاریخیە ئێران یعنی چی؟ یعنی وحدەتە فەرهەنگیە ئەقوامە ئێرانی ناوی ئەبێت و ئێران، وحدەتە فەرهەنگیە ئەقوامە ئێرانی، یەکگرتوویە کولتوریە قەومگەلە ئێرانی ناوی ئەبێت و ئێران. ئەمە خۆی ئەکێشێتەوە لە دەوڵەت. ئای جەوادە تەباتەبایی ئەحیانەن لەکوێ لە وەختەکەی حەملەی ئاغای ئسکەندەرە بەسەر داریوشە سیا ئێران خۆی جگێ کردو لە داریوش لە کات یۆنانیەکانە هەر لەم تاریخەوە تۆ فرە ئەدوت دروسە تاریخی یەهود نوویسە جەعل ئەم سەرزەمینە. ئەو وەختە چی خەڵکەکە گشتی خەپی کردو لە ماڵە 400 ساڵ ئێران لە ماڵەوەی تر. ئەی لە وەختە ساسانیان سعد وەقاص لە زمان خەتاوە هاوڵێتی ئەو وەختە چی وەختە ئێران حسێ بە خۆی جگی کردو ئەی چۆن ئەم ئێرانە نەما لێو دوام ئێرانە بۆ شیعگەری چۆن نەما مە تۆ ناژی حسێ بە خۆی جگێ کردو وەلی تۆ ئیسە نایە بێژی لەکوێ حسێ بە خۆی جگێ کردو ڕاست دەست ئەوەی بۆ محەمودە ئەفغان تۆ دەستنەوەی بۆ شەمیزم مقبل هۆلاکوویە مقبل بۆ تەمامە ئەمانەی لەم تاریخە تو ئیژی هاتن تەجاوزیان کرد و مردم ئەم سەرزەمینە و مردم ئەم سەرزەمینە تەپیدا بەردەستیان تەسلیم بوو. متوجه بووی؟ خۆ ئیسە تۆ جەوادە تەباتەبایی بینیت عیس جەوادە بە ئیشراف بە چی ئیژی ئێران وحدەتە فەرهەنگیە بە ئیشراف بەمی کە ئێران دووچار بوو مەرگە ئیدئۆلۆژیک وخۆی لە ئەوڵ ئەیوت ئێران بە مەسابە مشکل و ئێران مدرن تەبیینە نەزەری نەبووگە وخۆی شینێکی تەبیینی کات تا ئێمە لە حافیز قودانە وتمان سەرزەمینە ئێمە چۆن بووگە و حەقیقەتە سەرزەمینە ئێمە چۆن بووگە. فەرموو کاک تاهەدامە بە بەڵێ فروپاشی ایران در یورش افغانان به توپ بستن مجلس و کوشش برای تسخیر دوباره ایران ئێژێ درۆزن کەم حافظەس فروپاشی ئێران ئای جەوادە تەباتەبایی تۆ ئایسە لە خەتە سەر و نەوشتاریە شەفاهی نیە بێژین حافظە نیە نووساکتە لە خەتە سەر و ئێژی ئێران خۆی لە دەوڵەت جگێ ئەکاتەوە لەگرا ئێژی فروپاشی ئێران دەرزەمانە ئەفغانیە دەرزەمانە سەفەویان بەدەست ئەفغانیە ئیستا ئێران دەوڵەتە یا ئێران اتحادە فەرهەنگیە ئەمە بووە حوشتەرمل ئێژن بێ بار بووە ئێژێ من مرم ئێژن بێ هێلکەکە ئێژێ من حوشتەرم تۆ بوو ئەم دوو ئقمازە ئەنیتە کناری یەکتری بوو لەبەرەوەی هەر وەختی مەیل توێ لە ئاسیندا دەری بیریت تۆ چۆن ئەتوانی ئەم قسانە بکەی مەگە تۆ دکتۆر نییە مەگە شخصیەتە ئاکادمیکە نییە مەگەر ناوێ علمی قسە بکەی بەڕەوش و متەدە علمی قسە بکەی چۆن لە شخصیەتە دکتۆر بوون خۆت ناترسی چۆن ناترسی ئەی چۆن بەرتان ئەڕوا ئەم تۆڕەهاتان سەساڵ تۆ بەردەمێنێ بۆ خاتری ئەوەی کە دەوڵەتە دەم کوتکەرە داپۆسیێنەرتان بە تەمامە قودرەت لەدەستەوە بوو دەی بۆ ئەم ئێرانە ممکن ناوێت ئیمکانی نییە بمێنێتەوە ئللا ئیشێ دەوڵەتێکی داپۆسیێنەری بێت تاگە پەیمانە حەیدەری یەخەی پێت کرد لە مەیدانە ئینقلابان لەم تۆڕەهاتەتوت دایە ناوت دەمەت تۆ بەیتە سەحرای کەربەلا بەدەستە نیروگەلە ئەمنیەتی لە چوارچێوەی عبورکردن لە خوتوتە قەرمەز بە عنوانە تەجزیە تەڵەببوون غەریبە بوون بە عنوانە بەرهەم زەنەندەی ئەمنیەتە عمومی بتوانی خەفەم بکەیت بمترسێنی واو کارەی تا ئێستا کردتانە چ بە پەهلەویتان و چ بە جمهوری ئیسلامیتان ئێرانە سکولاریشتان هەر واسە تۆ ناتوانانی تەحمل بکەی
چون بۆت ناخونجێت قسەکانە بۆ ناخونجێت زۆرش بە زۆر دەوڵەت بەدەستی دەرنەتیجە تو ئیمکانی نییە فەزای ئازادە پڕڕان بتوانێت تحملکەی چون حەز بەوێ چون ئینحسارە لەدەست دەرتێرێت چون لە پێکەی حاکم و تێرێت دەخوارم و تویتر لەوێ دانانیشی و تۆ فکر ناکەی پاستۆر هەنە تۆس کاخن یاوەران هەنە تۆس بە باڵهای تۆ بڕیابە وا فکر ناکەی دەرنەتیجە تۆ مەجبوری بۆ حەفزە ئەم انحسارە منافع خوات لە ژێرە ناو منافع گشتیا بفرۆشی تۆ بە مردمە پس لە فەزای ئازادە تحملی دەنگ من ناتوانێت بکەی تام میساوە یەخەڵ پێی بگرم لە خەت خوار و سەر و دە تەناقوزە لێ دەربێرم ئاغای دکتۆر جەوادە تەباتەبا یەکتی و سەفتەکە وا بە دنیا ئێژیت بێسەواد و ڕاستی جەکەی بێسەوادن گشتیان لە حەنای تۆ گشتیان بێسەوادن ئەمما تو جادوگەرە قەبیلەی شەهرزادە قەسە بوویت قەسە ئێژیت چیرۆک ئێژیت بۆ ئێران بێت فەرموو کاکە بەڵێ فروپاشی ایران در یورش افغانان به تو بستن مجلس و کوشش برای تسخیر دوباره ایران با تکیه بر سالدادهای روس از نمونه‌های این بی‌اعتنایی ملت به نظم دولتی است که ملی نبود. اگر دولت توان نگاه داشت وحدت ملی و دفاع از حقوق ملت را ندارد ضرورتی ندارد که مردم خون خود را برای حفظ دولتیان هدر دهند. ئێژێت بەشێ تەرجمەی کەنێەوە اجازه حەزەکەی من تەرجمەیەکەمەوە تەرجمەی کەرەوە بێزەحمەت بەڵێ دەڵێ لە هێرشی ئەفغانەکان و دانەبەر تۆپی مەجلیس و هەوڵدان بۆ گرتنەوەی دووبارەی ئێران بە هاوکاری ساڵدادهای ڕووس ئەمانە نمونەهایەکی گەورەیە لە بێتەوەجۆیی خەڵک بە نەزمی دەوڵەتی ئێران واتە کاتێک دەوڵەت ملی نەبووە خەڵک تەوەجۆی پێ نەکردەوە ئەهمیەتی پێ نەداوە کاتێک دەوڵەت ئێستام تاریخی ببەخشە ئەو تیکەشن تەرجمە کەرەوە بەڵێ کاتێک دەوڵەت توانایی وحدەتی ملی و دیفاع لە حقوقی خەڵکی نییە هیچ ضرورەتێکی نییە کە خەڵک خوێنی خۆی بۆ دەوڵەتیان هەدەر بدا ئاغای جەوادە تەباتەبایی بابزانیت تۆ خەریکی بە چمکگە لە دنیای جەدید خەڵک تووشە ئانەکۆلۆنیزم ئەەکەی شارلاتانی ئەەکەی و ئەیدەی لە دنیای قەدیم ئەوڵان دەوڵەتە ملی یعنی چی تا بەر لە مۆدێرنیتە و نیشن ستیت ئەمە نوکتەیەوە دوو لەناو فەرهەنگە عرفانیە تواوە ئینسانەکە مکەلەفە و حقوق مەدار نییە و تەکلیفی هەست شتێکە بەناوە حقوق ملی و حقوق مردم لەکوێ هاورد ئەگەر حقوق مردمێ مەوجودە لەناوە ئەم دەوڵەتە تۆ وە شتێک نییە بێجگە لە تەوسیەهای خودای نامەکان وەکو ئەمسالە سەعدیە کە دانیشەی نەسیحەت الملوک ئەکەن ئەگەر شتێکی تر بێشتر لەوە نییە بە ئێمە بێژە کوا ئەم دەستگاهە حقوقیە و ئەم حقوق گەلە کە نووسریاگە و خەڵک هەسی بە منە حاکمیەتەوە کوا برا ئاغیان ئێوە لەم سەرزەمینە ئەدەنە سەر هەر شتێک دانەیە دیوانە شێعر عارفی دەرتێرن لە سمنانی و یەزدی و نازانم ئەسفەهانی و شیرازی هەر کتی و شێعرە فڕێ ئەدەن دابێ زەحمەت کتێوی لەم حقوقانە و ئێوە ئیدعاتان دەکرد ئێران هیچێک نییە بێجگە لە دەوڵەت و ئەندێشەی سیاسی هیچێک نییە یەک کتی و لەم حقوقە بێرن خۆ دەسێکتان هەست بۆ کتی و ڕووکردن پەرتۆکدانە دەرەو لە بەمبەئی و لە قاهرە دابێرن یەکدانە ئالە گراسە تۆ ئەوێنی دەوڵەت ئەبزاری گەرەکەوەمانە نیزیان درۆکن ئەم دەوڵەتی کەمانە ئیدعایانەکەن نیزیان بۆیە تۆ ئەواتە وادیە شێعر ئەتخەڵەتێنێ بۆیە وەکو شەهرزادە قەسە بوو داستانە بۆ ئێژێت تا قەستە تۆ لە نابوودی پەشیمان بکاتەوە تۆ سەرگەرم بوویت هەواسەوە پەرتکە
تۆژۆکەی نێساڵگەیان لەگرا چۆن تۆ چمکە بێسە و چمکە چ بووکەکە وحدة ملي وحدة ملي دفاع از حقوق ملت حقوق ملت تۆم چمکانە بۆ بەکارەوەی کەواتە ئەگەر ئێران فروپاشی کرد کە فروپاشیە دلیلی ئەوەسە کە ئەم دەوڵەتە ملی نەبوو ئەم مردمە ئیشێ بزانێ چی ملیە چۆن ملی نییە ئەم حقوقە چۆنە کە ڕعایەت بووگە چۆنە کە ڕعایەت نەوگە داخل درۆکەی کاکە درۆەکەی خۆتیژە زانی درۆەکەی دنیازانی درۆەکەی بۆف ئەگەر من جواوە تۆ نەدەمەوە کەس جواوە تۆ نادات وەلێ ئەم قسانی تۆ ئەوێت بە وحی منزەل بۆ ئێرانیەت حد بەمە جەلالە تاڵبانی تێتکراریەکات و لێژێ ئێران 2500 ساڵ دیوان سالاری و دەستگای دەوڵەتی هەست ورد و دەرسە کوردە ئێمە ئێژێ ئەمانە حکوومەتداریان بووکە فارز زۆڵن ئەم قسە لەکوێوە هات لە پشت کامە تاقیق و کامە پرسیار هات ئەی بۆ کەسێ نایەت ئێوە نەخت کاتبوو تۆ ئەوێنی لەگرا لەم سەرزەمینە یەک کوردە قەستمەندی کە خۆی بە ساحێوە ئەم سەرزەمینە بزانیوە دەسەڵاتە و دڵقە سیاسی گەرەک بێت مەوجود نەوگە بۆیە هیچ کام لەمانە ڕاهبەر نەوگن چون قەستی نەوە بکاورا قەستی نەوێ قودرەتی نییە تەوانا بووەت هەرکە دانا بووەت غەڵەتە دانایی توانایی نایێ سرفەن ئەوە قەستە توانایی تێرێت نەدانایی ئەوە هەنە فەلسفەیە ئاگاهی بوو ئاغەیان دەورانە پس ئاگاهی وا نایژێت بۆیە تۆ وەختی ئەڕۆیتە ناوە فولکلۆرە کوردی کە ئینسان گەلە ئازادە مخەیەریان بوو گەلە جەهان کوردیە کە گۆرانی لێ تێتە دەرەوە گۆرانی کوردی مەعناوە محتەوای نییە نیسی ئەسڵەن بۆیە تۆ بەعزێ مەواقع وێنی لەم ئینسانانەی وا خۆیان فرە لەوس ئەکەن گەرەکیانە مەسخەرەکەن و کارە پێکەنیداکەن گۆرانیەکان هەڵەگەڕێنەوە فارسی بەرخە گیانگیان یا تۆزەکە ئەکەن و فارسی گەردە خوبار میکنێ مەسخەرێکن یعنی معنە و محتەوای نییە تەرانە وەکو تەرانەیەکی ئەبی نییە مەسەڵەن بۆ چون تەرانەی ئینسان کوردی محتەوای نییە زوانی وەکو واسطەیە قەستە خۆی بکار لەو کەلەو دەنگی ساوستێت هەراڵە و زەمزەمە دەمەکەی خانم ناوستێت ماچکەم ئەو دەمە دەم لە ناو دەمە و دەست لەسەر مەمە لاو بم ئاگری کردەوە هیچ محتەوایەکی نییە هیچ معنایەکی نییە ئەمما قەستی واتیە قەستە لەزەت بردن کام گرتن لەزەت جووی قەستی واتیە تەواوە گۆرانیەکانە کوردی قەستی واتیە و گزارش ئەدات لە قەستە ئینسانێک کە کردگیسی ئەمە توانایی لێتێتە دەرەوە تەجروبەی ئازادی لێتێتە دەرەوە هەم توانایی لێتێتە دەرەوە هەم تەجروبەی ئازادی هەم مەجالە تەجروبەی بێواسطەی ئازادی کردن ئالەگرا ئەفامی ئەم سەرزەمینە تەنیاجێ تەجروبەی ئینسان لە ئازادی تیاوە زیست ئازاد کە ئازادیە نازێەوە تەجروبەی کردنەوە قودرەتی بکە ئەوانە کێن ئەوانەی فەلسفەی ئاگاهی نا ئێمە ئەڕۆین لە دەروون و لەزەت ئەوەی ئەمە بگەسۆ بەعەسە ئەمەیە ئەم خەڵکە فکرەکە گوێ بگرێ لە قسە ئازاد ئەوێ لەزار لەزەت و دەرونیە واتو نه لەزەت تابیری بیرونی و نەکەی تۆ لەزەت نییە تەجروبەی ئازادی نییە انقیادی تا لە حزور دیگەرانە نەیشتێنیت تەجروبەی ئازادی نییە بۆیە کەنیشتێکی 14 ساڵەی سەرزەمینە ئێمە لە ناو ماڵە خۆڕووسەری نادات و سەریا لباسی ڕاحەتیش لەبەرەکە پارتیش ئەڕوا زەماوەنیش ئەڕوا ئەڕەخسیە دانسەکە بەڵام هەر دڵی دانامرکێتەوە ناگەهان لە وەسەتە خیابانە شووەکە بە دانسکردن و ڕووسەریەکەی لە ئەوە لە لەحزەیەکە انقیادێک ئەشکێنێت و تەجروبەی ئازادیەکە و ئەو لەزەتە بە دنیا ناگۆڕێتەوە ئەو تا ئەم مەرحەلە انقیادی ناسیگە ئەمە قۆناغی یەکێسی تازە فێ و ئەوێت کە ئازادی لە پابلیکا تەجروبە ئەکرێت متوجه بوون جا ئیسا ئەوێنی لەکوێی کۆت و زنجیر دریاگە لە پێی ئێمەمانە نافامین کاورە لەکوێ کڵاوانێت سەرمان و بەچی ئێمەی گرتگە
و بەچی کڵاوەنێنە سەرمان خۆ بیستە لەگرا دیتانە ماغا حیچ کام لەم تعریفی نییە نێسی هەر باڵکۆ بزانین نێژی چی جای شگفتی نیست که وقتی شاه سلطان حسین برافتاد و نادر برای دفاع از اجتماع ملت ظاهر شد، بخش بزرگی از مردم که به صفویان پشت کرده بودند به سپاهیان او پیوستند و شاه را به امان دیوانه‌ای افغانی رها کردند تا از وحدت سرزمینی کشور دفاع کنند. اوكي ئێستا نازانین ئەم سفەتە دیوانە ئیشی بوو بالەم ئەفغانیە ئەمە تەرجمەکەرەوە بێ زەحمەت لە سەروتری شۆ قسەی مهمترێکی کردو وا من لەبیرم چونکە جنابە تەرجمەت کردو ئەویش ئەوە بوو کە ئەیوت کە خەڵک خوێنی خۆیان بۆ پاراستنی نەبێ کە یەکگرتووی ملی بپارێزێت و دفاع بکات لە مافە ملت هیچ زەرورەتی ناوێنی خۆینی خۆی بۆ بات دێخۆتۆ وتە یەکگرتوویە ملی لە فەرهەنگا بوو ناوی ئێرانیەت بوو ئیتر نەقشە دەوڵەت لەگرا چییە تۆ ئەم گشتە تەناقوزە ئاغای تەباتەبایی چی پێەکەی مە تۆ لەسەر و نەدوت ئێمە یە وەحدەتێ ملیەکمانە زەمەناوی ئێرانە دە ئەم وەحدەتە ملیە خۆ هەزوا لەسەر جێگی مە تۆ نایژی ئێران هەساوە کارە خۆی لە دەوڵەتێکیشێت و چون وەحدەتی هەزیتر دێ چۆن ئەم دەوڵەتە ئیسە لەگرا ئەگەر لە ڕاستای وەحدەت ملیە حرەکەت نەکا حقوق ملەتە حرەکەت ناکا خەڵک و پێویست ناکا خوێنی بۆ بە چۆن ئای تەباتەبایی خۆ میشە تەناقوزێکی تر و درۆیەکی تر وەرێ خوب تەبیعەتەن خۆ کەس لەمە ناپرسی ئەگرا سەرزەمینە شەیدایی و خولیایی و چیرۆک و قسە و ڕەماڵی و ئەمانەسە کەس کاری منتقۆنی لە هەرکی قسە بکەی گولاکە نەناوە دەمت ئەلا ڕەخمە ئەوەی کە گشت کەسێ حەز بە منتقەکە و ئینسان مۆدەرنە و ڕۆشە علمی گەرەکە و حەز بە زانکۆەکە وەلی گشتتان جادوگەر و ڕەماڵن و دانشگا پێگەیە ڕەماڵیە جەدیدە تا تۆ سوال نەکەی تۆ دکتوری چوار زوان ئەزانی ئێخۆ چۆن نەوێ تۆ ئەیزانی بەڵێ ئیسا ئێدامە بە کاکیگیان بەڵێ دەڵێت جێگای سەرسوورمان نییە کاتێک کە شاه سوڵتان حوسێن کەوت و نادر بۆ دیفاعکردن لە ئیجتماعی میلەت و یەکانگیری میلەتە دەرکەوت بەشێکی زۆر لە خەڵک کە پشتیان لە سەفەویە کردبوو چوونە نێو سپای نادرەوە و دەوڵەتیان و شایان بە ئەمانی دیوانەیەکی ئەفغانی وێڵ کرد و نووسان بە پاراستنی وەحدەتی وڵاتەوە و لە پاراستنی وەحدەتی زوانێکی غەیزانوودی ناخۆش بەرامبەر کابرای ئەفغانی قسەکە کە هاتکە ئەم شاهە فاسدیە لا بەردگە و پێژی شێتێکی ئەفغانیەکی شێت ئەحیانان ئەم ئەفغانیە لە ناوە ئێرانە بەو لە فەرهەنگەکەی ئەوە بوو ئێرانی بوو جوزە ئەو ئەقوامە ئێرانیە بوو کە کەسکە بە وەحدەت گەی بوو لە فەرهەنگا ئەفغانی هەمان لە ناوە ئەو ئەقوامە ئێرانیە ئەو سەردەمە دەبێ ئەفغانستان جزوی خاکی ئێران بوو نه هەر ئەفغانیە دەبێ ئێرانی هەر ئەم ئیدئۆلۆژی ئێرانیانە وەشکەستی خواردگە و ئەقوامە ئێرانیەکی کە ئەفغانیە ئێستا بۆ مەحمووشێتە بۆ ئەم حکوومەتە حەقە سوڵتان حوسێنە حەق مەحموونیە ئەمە بەردە تۆ لەگرا ئەوێنی ئەم ئاغا نیەتی هەست کەستی هەست لەم قسەکە لە پوچەکەریکە تۆ با بڕۆین داوە برای این پیوستن عامه به نادر نیز زمانی مقدر شده بود و آنگاه که کار نادر به ماجراجویی کشید در شبی سر او را بریدند و فردای آن روز آن سر زیر پای کودکان افتاده بود. ئای جەواد تەباتەبایی ئەم تاریخە جەعلیە کە خۆتان نووساکتانە و تۆ گەرەکتە سەردارەکان وا نادر تەهدیدی کردو سۆحایان کوژێ بیان کەیتە ئێران و نیان کەیتە مشتە سەردارە فاسد لە گیانە خۆترسیاگ و ئیژی ئەمە ئێران بوو ئەم کارێ کرد تۆ تاریخیش لەگرا جەعلەکەی
ئاغای نادر ئەفشار بەر لە کەلاتە نادری کە بە ڕێگەی کەلاتە نادریە چوو شەوێک تووڕە بوو لە سەردارەکانە دەوروبەری و حکم مەرگیانی داوەتی سۆهاتان کوژن ئەوانی شەو لە ترسە ئەوەی کە ئەهەنزانی سۆها حتمەن هەیان کوژێ چون سەریان بڕی لەم تاریخە جعلیە خۆتان وە باسیەکەی چ ڕەبتێکی وە ئێران هەست چ ڕەبتێکی وە ئێران هەست نادر هەڵی کرد ئەیتوانی هەرو دەقیقە سەریان بۆ ڕێ و ئێرانیشی تر دەرنەکەفت بۆ گەرەکتە من درۆ گەورە بکەی سەر شەب سەر قەتل و تاڕاوش داوش سەهەر گەهنەتەن مەسەر تاوش داوش مانە خۆی مازانینێ ئەم جعلیاتی ئێوەمانە خوێن دەسە و تا تۆ دەرز نەکەیتە ناوە هەمانەی جادوگەری هەر دەفعە و شتێکی لێ دەربێری ئیستا تۆ قەرارە بێژیت دەوڵەت مهم نییە ئێمە وحدەتە فەرهەنگیمان هەست تا چی حیفزکەی تا ئەم قەڵەم ڕووە ئێرانە دەوڵەتیە حیفزکەی تا دوێ کە پەلە ئەهاوێشگەرەک و دنیا بخۆی دەوڵەتی یەهودیدانی ئیستا عناصر مادی و زندگی حقیقی بەری پێتگرتگە ئێمە بەرمان پێتگرگە مقتدا سەدر بەری پێتگرتگە گرفتار بووکی بۆت ناچێتە بەر و عناصر داخلی و تەزادگەلە داخلی خۆتانیش هاتگەسە مریوە تووشە شکەست بوون و مەرگە ئیدۆلۆژیک ئەدامە بدە کاکە تا از ویژگی‌های این پدیدار شدن یک ملت آن است که این ملت هر دولتی را دولت ملی نمی‌داند. اگر به توافق ئێژێ لە تایبەتمەندیەکانی و دەرکەوتنی هەر ئەم ملەتە یعنی ملەتە ئێران لەکوێ دەرەکەفێ خو ملەتە ئێرانی موجود نییە وەرە لە جێگەیەکات دەرەکەفێ پەدیدار بێ دەرەکەفێ تۆ ئێژی ئەمە ملەتە ئێرانە لەکوێ لەو جێگە کە ئەم ملەتە هەر دەوڵەتێ بە دەوڵەتە ملی نازانی باریکەڵڵا ئاغای جەواد تەباتەبایی ئیستا تۆ کە ئوستادە تاریخی ئوستادە حقوقی و ئێمە بێژە کامە دەوڵەتانی مردمە ئێران کە دەرئەکەفت وەختی پەدیدار ئەم ملەتە ئێرانە لە فەرهەنگە واحدا کە خۆی لە دەوڵەت جێیە کرد و کامە دەوڵەتانی ملی نەزانیگە هەر خامنشیان وا شکستی خوارد لە بەرامبەر مقدونیە ساسانیان وا شکستی خوارد لە بەرامبەر عەراب سامانیان وا شکستی خوارد لە بەرامبەر مغۆل درسە سەفەویە وا شکستی خوارد یەک دەوڵەتە ملیت نەوگە لەم تاریخە ئێراندا هەر بە ئەمە مهمترین پەدیدەیەنەوە کە ئێرانی دەرکەفت تۆ ئێستا ئێژی ملەتە ئێران پەدیدار ئەوێت یەکێک لە گرنگترین و تایبەتمەندترین بخوێنەوە جارێکی تر بە فارسی کاکەن تا از ویژگی‌های این پدیدار شدن یک ملت آن است که این ملت هر دولتی را دولت ملی نمی‌داند. لەوە دەرکەوتنەکانە ئەم ملەتە ئێرانە کە دەرکەفێژی ئەمە ملەتە ئێرانە هەر دەوڵەتێ بە دەوڵەتە ملی نازانێت هەر دەوڵەتێ بە دەوڵەتە ملی نازانێت جا ئێستا تۆ بە من بێژە کامە دەوڵەت ملیە قسەکەی من ڕاستە تۆ ئێژی ملەتە ئێران وەختی دەرەکەفێ ملەتێکمان بەناوە ئێران نییە لە جێگەلێکا دەرەکەفێ بۆیە من بارها وتممە ئێمە مردمێکمان نییە مردمێکی دەرکەفێ متعین بوێت بازنەمایی بوێ پەدیدار بوێ ئەمێژی لەکوێ پەدیدارە بێ لەوەی کە هەر دەوڵەتێ بە دەوڵەتە ملی نازانێت لە سەرەوتر وتی چی وتی هەر وەختی دەوڵەتە ملی نەوێ ئێران هەسێوی کاری خۆی لێکێشێتەوە با من بۆتان بێژم ئێران لەکوێ شکستی خواردە هەن لەم تاریخە لە زەمانە هەخامنشیان و لە زەمانە داریوشە سەوم و لە ئەسکەندەر مەقدونی شکستە خواوە ئەسکەندەر ئێرانەگری 400 ساڵ نەمایندگان ئەسکەندەر بەسەر ئێرانە حکوومەتەکەن لێو دوا ئەشکانیان تێن شکست ئەخۆن لە کودتای ئەردەشیرە بابەکانە ساسانیان تێن و ئەوونە دەوڵەتە پڕتونتەراق ئەوەی کە کورد دەمەقۆپانەتی هەفرە حەزیفەیەەکە هەر ئەمە بەدەستە مشتی عەرەب سپێون و کولە خۆت بەناوە سەعدە ئەبی وەقاس و شکستە خۆن امتداد ئەمانە ئەگا بە دەوڵەتە ئێرانی ئەگاتە دەوڵەتە پڕتونتەراق سامانی وا بۆ ئەوەڵین بار زوانە فارسی ئیدعا ئەکەن لە دەربارە ئەمان کەفتەڕێ چەندیزە مقولتی تومارە ئەمانە جەمەکاتوو ئەمە تەمامە ئەو دەوڵەتانە سەوە ئەم حساو لە سەریانەکە بعد ئەگاتە دەوڵەتە سەفەویە ئێژە دەوڵەتە سەفەویە ئاغاز ئێرانیەتە جدیدە بە شیعەگەری دێ ئەم دەوڵەتە سەفەویە مەحموودە ئەفغانستان تەبقە قسمی خۆی لەبێنی برد وە میلیەت حساوە کارە خۆی لە دەوڵەت کێشەوە
لێتۆ نە سەفەویەت ملیە، نە هەخامنشیت ملیە، نە ساسانیانت ملیە، ادعای 2500 ساڵ دەوڵەتداریەکەی. تەواوی کاری شەبوو گەسۆ ئەمە گزارش لە تەختەخاو و کاخەکان و یوسپەلنگەکان و تجاوزات و کە لە زوی ئەم پادشاهانە بین. یەک دیڕیش دەرمەوردە ئەم فەرهەنگە وەحدەت سازە قسە ناکەین. نەتان کردوێن بێجگە عرفان هیچێکی تردان نییە، مەڵا سەدرا و شێخە عێشاق و توانەوە لە خوا و هیچێکی تردان نییە. دەرچوونە لە مەردم بوون و دەرچوونە لە موقعیەت و دەرچوونە لە دەست ئینقیاد و خۆ گەمژاندنە لە ئینقیاد و بە ئازادیگی گەیینە دەرونی. خۆ مشتی یەهودی تەبارە درۆزن، مشتی کاڵیە هەندی بەناوە هەندی پارسی، مشتی ئەرمەنیە بێڕیشەیە بیتەباڵە ئەستەسمار پەزیر و بورجی و تورک هاتگنە ئەم سەرزەمینە ئێمە لە فەقدان ڕەجولە سیاسیە قەستمەندە و ئینسانە قەستمەندە کوردیە حەیتەرانیان کرد تا ئێستا حەیتەرانیان کرد. و ئەگەر من ئێستا جواوە ئەمە نەدایەوە فەڵک جواماغەیەنێدا. فەرموو کاکتەها. ئەگەر بتەوان گفت هەر دەوڵەتی تا زمانی دەوڵەتە ملی کە دەوڵەت وەزیفەی تەأمین حقوق ملت را بەر عهدە داشته باشد. لەگرا کڵاوبەرداریەکە ئەگەر بتەوان گفت ئەگەر بتوانین بێژین هەر دەوڵەتی تا زمانێک یعنی لە ئیبتیداوە ملیە ئێستا هات حقوقەیەکی شەرعی لە لایەنەی داری، یعنی هەخامنشی ملیە تا داریوشە سێ. ساسانیان ملیە تا لەزگردە سێ گشتیشیان سێ. سامانیان ملیە تا مطلع نازانم سلطان جەلالەدینە نازانم کامێنە. ئالەگرا کڵاو شەرعیە دروزەکە تا حقوق ملی ڕعایەت ئەکا ملیە. وەکە ئاغا قبوڵم کردێت ئەم حقوقەمە قبوڵ کردێت فەورەن ئیشێ مەسادیقە حقوق ملی بێریت، فەورەن مەسادیقە حقوق ملی بێرە کامەسە تا هەم ملت بزانێت هەم دەوڵەت بزانێت. دەی چۆن حقوق نانەوە شتێکە کەس نایزانێت دێشە دەوڵەت ڕعایەتی کە مەگەر ئەمەی کە بێژیت ئەگەر ناعەداڵەتی بکە خوا فەڕێی ئیزەدی لێ زێنێت و لەو تڕەهاتی ناوە نامەی تەنسەرت. ئۆکەی مەسادیق ناعادڵ بوون بێژە، مەسادیقە عەداڵەت بێژە، تعریفە عەداڵەت بێژە. نێست مەفهومی زەد نەکردگە نێست. دەی چۆنە بخەڵکە ئەزانێم دەوڵەتەی سێتن ملی نییە. بعد ئەو دەوڵەتە ناملیە قەرار نییە میلەت خۆی بیخە، هەمیشە دەبێت میلەت چاوەڕێ بکات تەجاوزێکی خارجی بێ بۆی بخە. دقیقاً جا ئەیانۆ دەگەر داوا بکەی ترامپێت و زەدە وەتەنی و زەدە ئێرانی تو دەکاکەمە تەخصیصاتە تاریخی تو بوو واقعی ئێستا من دەرکەوتبم ئیتر حەمایەت بەم دەوڵەت ناکەم کە ملی نییە. بۆ تا دیۆکەنم قسەندانە نەکرد بۆچی ئەمڕۆم قسەکەن درستە. فەرموو کاکەجە. از ویژگی‌های تاریخ ایران این است که استماع ملت امری اساسی‌تر از دولت عام بوده است. بیگرە کاکە ئەمەمانە بۆ تەرجمە کرد و قەشنگ تەرجمەی کرد. ئەمە خەیلی مهمە. من ئەمە فرازێکی گەورە بوو و فقط ئێمە ئەزانین چی کردوێنە ئەساسی تەرین لە تایبەتمەندیەکانی تاریخی ئێران ئەوەیە کە ئیستماعی ملت واتە یەکانگیری ملت ئەمرێکی زۆر ئەساسیتر و ڕیشەیترە لە دەوڵەت. ئەگەر ئیجتیماع ملت ئەساسیترە لە دەوڵەت ئێستا ئێشێ ئێمە لە ئێرانە من فکرەکەم زیاتر لە دەیان هزار جلد کتێومان لەسەر تاریخ ئەشکانیان و ساسانیان و ئیلامیان و ئاشوریان و سامانیان و تاریخ بەیهەقی و تاریخ سیستانی و تاریخ تڕەهات و تاریخ تەبەری هەست. من نێزمان کاکەگیان تۆ 100 کتێو نیشان بە من بدە لەسەر ئەم شتەی کە لە دەوڵەت گرنگتر و مهمترە بەناوە ئیجتیماع ملت ئێوە 100 کتێوتان هەست. شەرق شناسانیش بۆتانیان نووسیبێت ئەینە کتێوە تاریخیەکانتان.
وا تاریخ وەقایع نگاریە عشقبازیە پادشاه نێسەدنە ئێستا تۆ ئەم چمکە لەکوێ دزیفتە ئیجتیماع ملەتێ لەکوێ دزیگە تۆ ئەم چمکتە لە زوانە فارسی نییە هاتکی تەرکیبێک دروستکردێ تا معنای بزێنێ ئێمە مبادرەکە هیچ کەسێ ئەمە نافەهمێ من نەیفەهمم زانی بۆ من نەیفەهمم چون من بەرتر لە تۆ لە هۆنینەوەیە جەهانە کوردیە چمک کوردانم هاورد ووتم چمک کوردان ئەوەی کە تۆ ئیستا پێژی ئیجتیماع ملەت جامعەیە سیاسیە سەرزەمینە کوردەوارە کورد لە پابلیکە متعین ئەوێ لە کوردان جامعەیە سیاسی کوردی ئەو واتەی یاران ئەو واتەی یاران ئێمە دیوانین ئەو واتەی یاران هەنی مەگێڵین یەکە شاران تا زیندە کەرمێ ئاینە کوردان متوجه بووی تۆ ئیستا هاتکی دەقاو دەخ کۆپی پەیستەکەی 50 ساڵ خەریکی ناتوانین نەزەریە بۆ ئێرانە جدید دروستکەی ئاخیزنامەی کوردانە کەوتکە سەردەس و تازە پەیت بە واقعیەتە ئەم سەرزەمینە گردگە ئیستا خەریکی هەڵەتەکەی فکرەکەی ئەبزار و دەوڵەتە واوە دەسە و تریبوونتان هەست پەیمانە حەیدەری و ئاخیزە کوردەوارە سەربەخۆ ئاخیزیان ئیگنۆر ئەکرێن تۆ ئەی خونجنیت ئیستا فێربووی دەرمەوردە ئیجتیماع ملەت قسە بکەی تۆم چمکتە نەوگەت هایسە دابێرە بزانم دابێرە بزانم ئیجتیماع ملەتە لە یەکی لە پرتۆکەکان تا دەرکەفێت موجود نییە ئەی چۆن لە زوانە فارسیان نێسە ئەی ئێمە چۆن لە زوانە خۆمانە هاسمان لە لوڕیە هاسمان لە جافیە هاسمان لە کرمانجیە هاسمان لە هەورامیە هاسمان لە مازەنیە هاسمان کوردان چۆن هەسمان وەلی تۆ نێسە چۆن تۆ جامعەی سیاسی 2500 ساڵ یەک مەفهوم نییە تۆ حتا مەفهوم سیاسەتە غەڵەتە مفهوم دولتها غلطة مفهوم ملتها غلطة قشتي متأخرة ساخته شداز وترجمة كياقة لمفاهيم غربية وأوروبية أما أنت حج كان نوغا حج جامعة سياسية كد نوغا ولي تو تا دلق ركود سلطان بازي و پادشاه بازي و هرم بازي تهس ولي استقعال قراك قيتا حقيقة سرزمين الناس تي كوبي بيست آخيزة قيلة بروي بتواني بويتو صاحيوة يعني جهان موازي بيوسكيت جهان إيراني كمقابلة جهان واقعية كردية بويا من كتشم كردان مهاورد زانيم چي مهاورد لو چي دوزي لسو طول سر الدس من كوبيا كيتيت قشتتان وشوين كوتقا ايمن قرقت يستوى 180 درجة بكومك آخيز نامية من بي خنجني بي چرخيني تا ساختار فاسد كوربريتية دولة إيراني وبروكراسية كبو خودان بيالنو تام سرزمين ايما هر تواوي تداي بوزينن متوجه بوي كابتن استأجر من نموتا اجتماع ملت يعني شي هر كسي امي بخلياتو نيزاني اجتماع ملت يعني شي اجتماع ملت يعني شي اجتماع ملت زور اساسي ترو قولة ترى لدوات دي شون امشتا اونا اساسي وقولة بوغا 15 شرق شناس لسريني مسابة دي شون كوهن وموهن وبحث الشيعة قريتان بو اكن در مورد اجتماع ملت كل دولة مهم ترى النسية متوجه بوين متوجه بوين شر أصلي شيعيكا استأذانين بركة كشي لجيري باتان كي شايوة وإما هستمان ببيغانا بون كرد لبيغي خومان درشوين قاشمان بسر زمينو نما ادعامان نما قصدمان نما يتو قراني من بونه ناتوانين قراني بيجي شو قصدمان نما يتو ناتوانين يقراني بيجي چون قصد يعني الإنسان كرد كشتغل قصد كان يعني منحرف كرده قصد هو بودار بون قصد هو لذة الجنسي بردن صرف قصد هو صلاة يعني الإيمان كشتغل قصد هو قدرة يعني الإيمان كشتغل حتى خوام كربين وبانان دسي زوف زردان الاليان ما قصد كاس كرنه بو إبداني بياغا امروج ام قسانا ناقاد
چون قصدی دیم بری فرمو کاکتا پس ئێمە لە گرادیمان خەریکە چی ئەکا کابرا بە بزانن هەواستان بێت لە ئێرانە بزرگە فەرهەنگی تر نە بڕۆین ئیمپراتۆریەکەمان دروستکەینەوەی تر نە دەوڵەتە زلە ئیمپراتۆرینی تر نە اجتماع ملتمان بووە لەبەر چی لەبەرەوەی شیرازەکە نەپاشرێ سەرمان مەشغوڵکەن ئەو دووبارە تەبات و سەر کورسیەکە بە ناوی مؤسسات و بیگرێتەوە ئەها جریاناتە تمام قدرت بە هەزار دەست و خەریکن نەهادە ئەرتش بێڵنەوە ئەرتش مردمی ئەرتش مردمیە ئەرتش بە مردم ملحق بشن وەدرو بۆ درو واقعی ئەرتش غەڵەت دەکا مردم ملحق بێت بۆ ناوی لیستە يعني من وقت جمهورية إسلامية مخستة هزيزو لخرخري نقدر خوي ديجي من تسليم نقدر تسليم بيت إيش بيصير حتى في شكل مزبم ما تعني كيش تسليم بيت أنقل جامعة بناوة أرتش أنقل جامعة ولا سلوة جامعة أخواته كانوا كاتو بوشي شيء بمينيت بو تو قرقت إن هذا أرتش بيليتو بو قرقت إن هذا أرتش بيليتو بعلي جوان مرديتو خريكة تا تمام إصلاح طلبين تا تمام عقلاء قوم إيراني خليك جعليات دروس أرتش مردمي وأرتش جدكم أكخطو هي دروس انتي لي في مخالي مردم بدأ أي ويس تكلنا خوي مردم بداني ويس تكلنا دابزار ما هذه بيري تانك كان بيري بس طاروني يسلم كوبا بيسلم دي أجر نبي وستي بخلق إما إشي تشيل كيني خيكي بقرين برويني خيكي بقرين تو ئەم کڵاوە بۆ ئەنیتە سەر ئێمە لەبەر ئەوەی مؤسسات دەوڵەتی تەکان نەخوا کە گرت لە تارانە من دەمم کردو تانکەکان نەبێریتە سەرمان دووبارە متوجه بووی ئایسە خەریکی ئەو ڕەوایەتەکەی منە خەڵەتێنی ئەمساڵ مردمە ئێمە خەڵەتێنی تا چی حەفزکە تا ساختارە دەوڵەت مؤسسات و سیستەمە دەوڵەت حەفزکە متوجه بووین كاملا تمام النهاد قالوا مؤسسات الدولة الإيرانية خريك مردم الإيمان نابود بها مجيز وهيجو بوجهة مردم الإيمان بسقاوة مؤسسات آلودان كردين بساز مالكا يك نفر يك مؤسسة لدولة الإيرانية مؤسسة مردمينية وإشي نابود بكري وإيمان هاد قال هم داني من جملة أرتش أوي بناو ارتش بازي دفاع لارتشكا خيانتكا بخوي بكرديات بأمسر زمين بتاراج تشوق غارت كرياغا وبروح بشري فهمك اغلب خربنده كبر ايران فرمان رانده اند نمیدونم اما زوان ادبی آقای جواد طباطبایی استحالی تان بو وقت منافع والا بین ایشی بچه افعالی قسم کی توا و پادشاهای ترکی کرده خربنده خر یعنی گوره و زوان فارسی بو تحقیر کسیک ترکیب بنده لقیق نخرا یعنی امانه غلام بچه بوگن برده فروشیان بوگنم ترکانه بيان إيجي خربنده بو قصكان إيما وكارجانا كالخلقية بسويتو چون خلق إيما فير كرياو تجربة آزادية مخاطرة آميز نكي خطرناك كيف فيري كردو؟ إيراني فيري كردو زبان الصرخ كاللي سابز را برباد ميداد ولی پیمان حیدری که تجربه آزادی گرکوب کات زوان سوری وکو کلی سور بو و بیووتی آزادی یعنی خطر کردن ویشی بیکی تا تجربه ام لذت بوی آگاتان لیبو وردو درسیانم هاری هرچی انقیاد هاریم هاوردم پابلیک با ایون نشانم داو هاریم تا تو بزانی آزادی چونه اغلب خربنده هایی که بر ایران فرمان رانده اند نمی دانستند که ایرانی خود را متولی دفاع از اجتماع ملت می داند. آها
ئەکسرە ئەم خەربەندانە ئێستا ئەم دەوڵەتە ئێرانیە وا دەوڵەت بوو ئەم پادشاه کە لە زلانەی وا جێگەی افتخار و مباهاتە ئەمانە بوون و جملات نەقزیان و خاتراتە سەکسیان تعریفەکەن بۆ یەکتری گشتیانی کردە خەربەندە وەتی ئەم خەربەندانە ئێستا وەختێسی پیان لێژین خەربەندە ئەم خەربەندانە نیان ئەزانی ملەتە ئێران ئەولەویەتی حەفزی ئیجتیماع ملەتە یعنی کوردان جدە نایتە باتەبایی تەکلیفتەکە خۆت هاوێت و چی تونێکە نووساکتە چیەکەی لەگەڵم پڕتۆک و شەرقشناس و ئێران شناس و ئێران باز و شاهنامەخان و شاهنامەخوازە چی دەکەی کوان مەسادی قەمانە کوان کتوێژی تێ چۆن مەفهوم نییە بۆ ئیجتیماع ملەتە دێ ئەگەر ئەمە ئەساسی تر بوو دەستە خۆش بێ یاخوا تۆ بەمەگەیت دەبێ من خیاڵە ڕاحەتکەم واقعیەتەکە بۆ بێژم ئەمە کوردانە ئەگرایشە سەرزەمینە کوردانە و ئەم ئیجتیماع مەوجود بووگە و تۆیشە زانی واسە تۆ ئێستا کریت دیتە بە قسەکانە من گەیت وتم ئەم مەردەمە ئێمە ئێوەیژین ڕۆژهەڵاتە نیوەڕاست کولتورە دموکراسی نییە ئەوروپا هەسی من لە ئەوروپا زندگیم کردگە خاص ئەوروپا ئەناسم خاص ڕەوەندە تاریخە فەلسەفەی ئەوروپا ئەناسم خاص ڕەوەندە تەغییرات ئەوروپا ئەناسم ئەوەی کە پێی ئێژن کولتورە دموکراسی لە ئەوروپا کولتورە فەرمانبردن و ڕەعیەت بوونە یعنی چی یعنی شاشاس ڕەعیەتە هیچ ڕەعیەتە تموحی ئەوەی نیبێتە شا دەرنەتیجە مەلەکە کە ئەمرێ بێ هیچ دەرگیریە چارلز دووەم ئەڕوا لەسەری جێگەکەی دانیشێ حتا برای چارلز تموحە جێگەکە ناکات چون لە ئوروپا کەسی ئیجازە نادا ئەووەڵین کەسێک کە لەدایک ئەوێت وە نێرە جێگەنشینە پادشاه هیچ کەسێ ناتوانێت بیشی کوژن ناتوانێت لە جێگەکەی دانیشن مەشروعیەتی نییە ملی پێنادەن ئەمە سنەتە دموکراسی نیە ئەمە سنەتە فەرمانبەرداریە محکوم بوونە هیچ کەسێ وەرێ لە زوانە ئێمە شاوی بەرزەملین شاوی شیرین سفەتین شاوی شیرین بەشەرین کردەی کردەدارین سەرسوارین شاوی نەونەماوین گشتمان شای بۆیە ئێوە نەتانتوانی قانونتان وە زۆر بەنە منە مەردەمە ئێمە توانیتان سەرکوب بێرن مردم لە هەرکی حەزبی نیست بخەن بەڵام هیچ کەسێ لە خۆی سوحالی نەکرد ئەم گشتە کوردەوە بە چەقانەیە ئەسڵحەیە کرد دەسەوە چوو لە بەرامبەرم دەوڵەتانە شەڕیە کرد بوو ئەچوو هیچ محتەوا معنایەکیشینەوە پرسیاری نەکردم حیزبێرە چیێژن فڵانە کەس چیێژی ئەو سەلامی چیێژی پرسیاری نەکرد چون ئینسانە کوردی قەستی بوو وە قەستی هەست قەستە دەسەڵاتی بوو و ئەیزانی بۆچی وەسڵحە بێت لەسی بۆ قەستەکەی ئەیگرتە دەستی هەیەزی بێ وەلێ نەی ئەتوانی قەستەکەی بۆ هۆنێتۆ بیکا بە ئیدە گزارش لە خۆی بکە بۆیە ئیستیشن لەم سەرزەمینە لە ئێمە ئەترسن بۆیە ژینا ئەمینیان کرد و مەحسا ئەمینی وەرە بیرتان ئاغایەنە کورد باس های سەیدر گشتیان نێژن مەحسا ئەمینی ئەها فاینانشال تایمز بە مەحسا ئەمینی داتە دەرەوە ئێستا لە بیلبۆردەکان ئەوروپا بە مەحسا ئەمینی تێتە تا ئەم کوردە قەومی ئیتنیکی کە فرە خەتەرناکە و قەستی هەست ڕووداری نەکەی بێت پاسپۆرت ئیشی ئۆبژەی تۆ لە ژێرە دەستە تۆ بێت ئەمتەرەکانە حیزبی تر ناوەنە تەلەڤیزیۆنەکان هەر وەختی مەیلیان بێ بۆ ئەوەی تەئیدی کە ئایان مۆری پێکەن لێدا فڕێنە دەنە دەرەوە متوەجه بوون هەر لەم کوردە قەومی ئیتنیکی ئەترسن و خاسیش ئەترسن چون ئەوان قودرەتیان نێ ئێمە قودرەت ماناس قودرەتە خۆمان ناناسین چون لە خۆمان بێگانە بووین چون نازانین بچی ئێژی قودرەت چون نازانین ئەم کار ئێمەیکەین گەورەترین شەڕە ئێمەیکەین شەڕە زانی بەرتەقاندن نازانین ئەمە شەڕە نازانین بەرتەقاندن ئەم شەڕیشیە گەرەکە ئەم شەڕیە گەرەکە کە ئەکاتە بەرتەقاندن توشی لەم شەڕا بردەبێت تۆ تا کورسیەکە موسەڵگەر کردی و بەردەکان وە ئەتەقێن معنایان بوێت
ناو بەردانە هیچ کوێ نابێکی فەرموو کاکتە دامە اغلب خربنده هایی که بر ایران فرمان رانده‌اند نمی‌دانستند که ایرانی خود را متولی دفاع از استماع ملت می‌داند، نه گوشت دم توپ دولت‌های ماجراجو. یک نمونه جالب توجه اقبال عامه دێسا ئێرانی خۆی متەوەلیە پاراستنە ئیجتیماع ملت ئەزانێت ئەی ئەحیانەن کێ بوو سپای کێشای یۆنان سپای کێشا مەسر مە کوروش کەبیر نەبوو خەشایەرشا نەبوو چۆن ئەم ئێرانیە بۆ ماجەراجوویە خەشایەرشا تا ئاتن چوو چۆن تا قاهرە چوو بۆ ماجەراجووی و تاوانکردنی کوهنوور و وەرماستن و تەکە هەمشایی کوردانی هەشەکە ئەی چۆن بووە سپاه تەیمور لەنگ هەتا ئەستانبوڵ و موسکۆ چوو ئەی چۆن ئەمانە گشتیان ماڵی مباهاتە تۆن منم تەیمورە جەهەنگوشاوی نادر ئەفشار ئەی چۆن شا عەباس سەفەوی بۆتان فرەگەوت ماجەراجوویەکە بەندەرە گومبڕۆن ئەی چۆن شەڕە چاودران و شاتەکە سوڵتان سەلیم و ئەمانە بۆتان فنجیری مباهاتە ماجەراجووی هیچی مەگە فتح و فتوحات و قارەتکردن نییە ئەی چۆن بوونە سەربازە محمودە قەزنەوی دوو جار هندوستانتان تاوان کرد خۆتان داکن جێگەی مباهاتانە و حەزی پێەکەن و شتە قەشەنێکە دێمە خۆ تەناقوزی ئێستەکە قسەکانم تەکە ئەو تاریخ داعای بکەیت و حەزم پێ کرد ئەو خۆنجان دێم قسەتە تەکە بۆ تەناقوزی هەست بەچی ئێژی ماجەراجوویی ئەی چۆن ئەم ملەتە قنی نەکردە قاجار نییە وا ماجەراجوویی کرد چووە شەڕە ڕووسیە و ئەمە ماوە تا زەمانە مەشروتیەت هەشتانەوە ساڵ مەتون نایژی فەتاوا دریا و لە تەواوە ئێران لەشکر چوو تەکە عەباس میرزای قارەمانە شکستیان خوارد وە درۆ دێمەشە نیوەیەکی تر هەمیشە تەناقوزێکی تر دێ ئاغای جەوادە تەباتەبایی ئەم کارە بۆ ئەکا بۆ جەوادە تەباتەبایی ئەم کارە ئەکا ئایا ئێوە ناوێتەوە سوئال بۆتان بۆ جەوادە تەباتەبایی تێت ئینقلابە ملت دەر ئینقلابە ئومەت ئەنووسێت بۆ تێساییەکە جەهان و کوردیەکە من هۆنیک مەسە واقعیەتە ئەم سەرزەمینە ئێمەسە بە شێوەیەک بیت زەویدا لە ڕەوایەتە دەوڵەتە ئێرانە جەدید ئیتر داستانە قسە پەردازی و میت و ئەفسانە و نەخستین خەدیوی کە کەشوەر بشود سەر پادشا هەنکی و ماچ بود ئیرانی تەنیا و تۆش هەن ئومید ڕای ئومیدشان مەکە ناومید ڕووسەم ئەمە ئیتر نایخوا تەواو نایخوا ئیتر شانامە بازی و هەڵی خەر و دای خەر و نەقاڵی و ئەمانە ئیتر نایخوا ئیستا مدرن بازی و ئیجتیماع سیاسی و ئەمانە ئەیخوا دروستە نەیخواردام ئیستا تۆم کارە وەکەی لەبەرەوەی منە پەیمانە حەیدەریە صاحب واقعی ئەم سەرزەمینە بنیانگوزارە تەمەدون و ئینسانە فەرهەنگیە کوردیە تەنیا ئیماژە بەدیلە جەهانە ئینقیادە جەهانە ئینسان کوردی ئینسان بوویتە ئقماوە تۆ بوویتۆ ساحێوەم سەرزەمینە دووبارە بە موئەسسەسات و من بووم و حاشیە نشینە ئۆبژێ دەسەڵاتە تۆی هیچ و پوچکریاوە بێ ئەمە چیز غەریبە چون تاریخ شاهان نەبوو بۆ تۆ میکە وەلی تۆ بە تاریخ شاهانە باتوویەکەی تۆیەتە نەبچوادت منی خوارد بوو مردمەکەی منە ئالوودە کرده بوو مردمەکەی من هارە دیاعەکە و کوریش و ماندانا بوو بوون ئەیلام و سومر و ئاشور و یەهود بوو بوون مردمەکەی من هارە مەحمودە قەزنەوی و چیرۆکە شەهرزادە قەسەبوویە کاخەکان بەغدادە چردز بوو عەلی بابا و چلدزە بەغا
کاخەکان خولەفای عەباسی گەردەنکەشە هاڕون ڕەشیدی و دەوڵەتە منسووری بوو. مردم من ئالوودەی تڕەهاتی نویسێ تحت ناوە تاریخ وەقایع نگاریە حەسنەویە و وشنەویە و ئەحمەقیە و خاون لە بزەڕین و شاخ سوڵتان عەباس سەووەمە سەفەوی بوون تا ئەو لە حەمیدە سپێون عوسمانی. ئێستەم تڕەهاتەی وات و باتڵ یەکەیت و ئێژی ئیجتیماع ملت ئەساستەرە لە دەوڵەت. وا من سوعالەمە کرد کوا ئەم دەستگاهای ئەمنیەتیتانە ڕێگە و بانتانە ارتباطاتە تجاریتانە ئەم ماڵیات و خراجەت دەرامەدی لێ هات کەسەدەر و ئەم بازاڕەوە ئەم کالایە ئەم پیشەوەران و ئەم کالایە تولید کردێتان مشتێک سەربازە مفتخۆر و پادشای گەردەن کڵۆف لە سایەی سەرە ئەزافەی تەولیدە ئەمانە بتوانن ژیان کەن. نێزت وەلێ من پڕ بووم لە مەراسم و مناسک لە تەزاهورات ئیجتیماعی لە گەلە و دەسەوام تا شرت و ئیقرار و بیا و بەس و ناموس. پڕ بووم لە کوردان و سەرسوار و شاریار و بەختیار و سامیار و تەمامە مراتبە حصولە لە ئیجتیماع و لە جەمبوونا و پیاوەزکردنە. پڕ بووم لە مەفاهیمە. زوانیان بۆ من کردو بووە مەفاهیمە مەعنادار لە کاتێکا زوان واستەی نێوانە ئێرادەی من و قەستە من بوو. بەرمامە کرد و دەرم ئەخست. ئێرادەم لێ ئەدا و دەر ئەکەوت. بۆیە تۆ هاتی لە بەش زوانە مردمە ئێمەتە فاسد کرد تا بڕوا کەلەمات بێبنە خەسیان هاڕیان بدۆزیت و تەمام مەفاهیم جەهان قەسم نەزم دریا و سەقام دریا بە کوردیە ئێمە دەربێنێ لەم زوانە و فڕەیبە زوانەکە بەتاڵ بکات و خیانەتی کە لە پشتە زوان بازیە کوردی کردتان ئەبلەهینە ئێمەی بە ئەگدا گەیاند. تاویستە بێت ئیجتیماع ملت دروستکە لە کوردانە ئێمە کوردان. ئیستە زانیتان قودرەت چۆن دروستەکرێ، ئیستە زانیتان چۆن پاستۆرە لێ ئەگرن موئەسسات بەسەر تۆ دائەنێن، زانیتان ئیستە زانیتان شەڕ ئاخرەکەی کەڵەشینکۆفە ئەووەڵەکەی فرەشتێکە کە ئێشتێ بیکەی و دائیمەن بیکەی. ئیستە زانیتان ئەم ئێرانە شیعە نییە و ئەکسەریەتە شیعەیشی تیان نییە وەرێ ئێوە قبوڵتان کردو. ئیستە زانیتان ئەم ئێرانە تاریخ شاهان نییە و شاهانیشی نەبووگە. ئیستە زانیتان کاوران لە هەر کوێیەکا کە بووی مهمە نوکتەی ئەووەڵی حفزە نظامە سیستەمە دەوڵەتی کە قدرەت ئەدا بێوجودێکی نامتەعلقی هندی تەباری یەهودی ئەرمەنی گورجی تورک کە بێتە ساحێ و سەرزەمینە کوردان. حایدو ئیسە فەرمووی خانەکەکتان. بەڵێ نمونەکەی زۆر جوانە. یان عرض بکەم نمونەکەی زۆر جوانە. یەک نمونەی جالب توجه اقبال عامه برای رفتن به جبهه ها در آغاز جنگ و پشت کردن به جبهه ها زمانی بود که خاک کشور آزاد شده بود. اما ماجراجویی های جمهوری اسلامی به دلایلی که موضوع بحث من نیست میخواست جنگ به عنوان نعمت را ادامه دهد پیش از آنکه تمایز مفهومی دولت و جامعه در اندیشه سیاسی و در علوم اجتماعی جدید ظاهر شود. ایرانیان پیوسته نوعی آگاهی از تمایز میان دولت و اجتماع ملت داشتند. بسیار عالیه. هر ئەمە تەرجمە بکەرە و بێزەحمەت و مکریانی. بەڵام ئەوەی کە خەڵک
دەیەوە بڵێ ئەوە نمونەیەک بێنمەوە لەوەی کە خەڵک استقبالیان کرد لە ڕۆشتن بۆ جیبهەکان و بۆ شەڕ لەگەڵ دەوڵەتی عێراقا کاتێک کە خاچی ئێمە لە دەست عێراقا بوو بەڵام پاش ئازادبوونی خاچی ئێمە ئیتر خەڵک ئەو ئیستقبالەی نەکرد و نەکەوتە شوێن ماجەراجوویەکانی جمهوری ئیسلامی و ئەوەی کە ئەوان شەڕیان بە عنوانی نیعمەتێک دەبینی خەڵک ئیستقبالی لێ نەکردن وەک شاوە پێش ئەوەی کە چەمکی دەوڵەت و جامعە فەرقەکەیان لە ئەندێشەی سیاسی و لە علومی ئیجتیماعی تازەیە دەرکەوێ ئێرانیەکان پەیوەستەوە بەردەوام جۆرێ لە ئاگاهی و تێگەیشتنیان لە تەمایز واتە فەرقی بینی دەوڵەت و جامعەی ئیجتیماعی میلەت هەبوو. خب ئەمە ئاغای جەواد تەباتەبایی دوو شەقار گەورە ئەخاتە ناوە هەدەفە تۆ کە هێشتنەوەی دەسەڵاتە ئێرانی بێ. شەقار ئەوڵ شەق ئەوڵ موجودیەتە ئەرتەش و نەهادە ئەرتەش لە بینەوەت. پس ئەمە ئەرتەش نەبوو کە بەری بە عێراق کرد، مردم بوو. پس مردمێ کە ئەتوانێ بەر بە هجوومە خارجی بگرێ احتیاجی بە نەهادە متمەرکزە ئەرتەش نییە ئەگەریش گەرەکیوە شتێکی فرە بچووکی گەرەکە دەرحەدێ بەشە مەکانیزە و بەشە هەوایی نیروی زمینی ئاهادە مردمن یعنی مشتی ئەفسەر مشتی متخصص وما بەقیە لە ڕەدەهای خواردرە. پس نەهادە ئەرتەش وە دەرد ناخوا حداقل لە منێت و وایژێت. و ئەمما ضرورەتێکی تر بەناوە دەوڵەت کە ئەحیانەن یەک پارچەیە ئێمە تێڵێت و منافع ئێمە تێڵێت و نایەڵێ دشمن بماخوا لەگرا سابەتەکات ئیجتیماع ملەت خەیرێ مهمترە لە دەوڵەت. دەوڵەت نەک ئەمە دروست ئەکات بەڵکو ئەم ئیجتیماع مەوجودە بتەوە ئۆرگانیکە وا لەسەر جێگەی خۆیە و ئەمە دەوڵەتە اتفاقا تەعەدا و تەجاوز ئەکا و ئەم ساحەتە خراوەکە و هیچ تهدیدی ناتوانێت ئەم اجتماع بواتە بەرەو لە بینیشی بووە حتا تەجاوزە خارجی و متجاوزە ئەسڵی دەوڵەتە. پس لەگرا دفاعت و ضرورەت دروستکردنە دەوڵەت و قانون لە جامعەی توا تحت ناو دەوڵەتە قانون ضرورەتێکی باتڵە خۆت باتڵە کرد. باتڵە کرد. درست. درست بەڵێ. خۆ ئێستا ئێژێ بەر لەوەی کە دوو چەنگە جامعە و دەوڵەتە مۆدەڕن بێت ئێرانیەکان ئەلا ڕەخمەوەی کە ئەم دوو چەندیانەنەوەگە کە من وتم ئێمە هەسمان وە کوردانە، ئێمە هەسمان وە ئاینە یاریە، ئاینە کوردانە. ئەم دوو چەندمە نازێمە وە زانیگیشمانە وە بەڕێویشمان بردنە وەلێ تۆ نێسەرە ئێشی ئەم ئاگاهیمانە بووگە وەلەزا چی؟ ضرورەتە پاراستنە کوردان یعنی اجتماع ملت بەرتر بووگە لە دەوڵەتێک هارینەوەگە. ئەمە نیشان ئەدا ئەم مردمە زیستێکی تاریخیان بووگە شتێک بەناوە دەوڵەت لە شکل ئوروپاییەکان کە ساختارە هەرەمیە پادشاهی بەرەو خوار و لە تەقسیماتە اجتماعی هەرەمیە بوێت موجود لە نەوگە لە جامعەی ئێمە موجود نەوگە وجودە تاریخی نەوگە فەرهەنگە ئێمە فەرقەکە جیهانە ئێمە فەرقەکە و تەمەدونە ئێمە فەرقەکە. دوران ئاخێزیان ئاخێزنامەی کوردان ئیستە تۆ ئەفهمی دوران ئاخێزیان خەریکە چێژی ئەگەر تێنە ئەگەیت ساسە خەریکی وردە و دافەهمی چمکە بە چمکی کە دانریاگە بە دقت و دانریاگە لەسەر واقعیەت و جیهان حەقیقی و تەجروبەی حەقیقی. ئێستا متوەجه بوون ئەمسالە جەواد تەباتەبایی موتان هاڕی متوەجه بوون ئێران شەهری بشکەست پێدا متوجه بوون و دەرکەوتنە تەلیعەیە جەهانە کوردی ماسکریا کیسە ئێستا گەرەکیانە پۆخڵەیکەن خۆشحاڵن لەوەی کە کوردان نازانن ئەم دەنگە نەچووگە نایەڵن کپیان کردگەسەوە بە حیزبی و بە دەوڵەتە ئێران و بە موەسسەسات و کپیان کردگەسەوە. کوردی واتانی ئەگەر خەوتێ پێخەف و بۆچیە ئەگەر برسیتە پێخۆنە بۆچیە. کاورای کورد ناوم نەداگە لە ئاخێزنامە ئەزانم پێنەی خیانەتی حیزبیت داتی دۆزم دیگە یە کارێکم کرد جوابە ڕقەکەت بەم و ناوم نەدالێ وتم بەش بوویت و پیاگ بەش بگەڕێتەوە سەر ڕەچەڵەکە ئەژدادە بەش دەست لە خیانەت هەڵگری
بۆ ئەو دەمتە نەگێڕا بۆ نەتگێڕا بۆ حازری بە تۆپین و خۆت و زەرەرە منی چی بە من ئەدەی من ئەوەی گەرەکم بوو خۆم بەدەستم هاوردگە بۆ پێت وایە تۆ شتێکی زیاتر هەست بە منی بدەی لە ڕۆژگارانێکا وا دنیا تۆقی بوو وەزیقی کردبوو من ڕادیکاڵترین ئازادیم بە نەمایشتنیا لە عەرزەی عمومیە نیشانمدا ئەتوانم چی بکەم بۆ چەنی ئازاد لە دەورانێکا وا تۆ سات نەبووتە کە سێبەرە خۆتا دەرکەفی بیگرە بەدەست و خۆت لەمە زیاتر کاول مەکە لەسەر بلاهەت مەوێسە لەسەر ڕق مەوێسە بەخیڵ مەوە ئەو خۆت گەورەکە ناو بڕۆ بە ناو خۆت و بنووسە نویسەندە ئەحمە و حەمەتەقی بڕۆ لێبە بڕۆ بکەینە خوات وەلی پیا بووە ئێستا زانیتان کێ شکەست بەکێ تێرێت بۆ گەرەکی ئەم قسانە بکە چون قرارە تحت ناو دەوڵەت دموکراسی و سکولار و حقوق بەشەر تاران بگرێتەوە بە موەسسات پوڕوا لە دەستیا ئەرتەشوا لە دەستیا ئەبزاروا لە دەستیا مەفاهیمە جەدیدوا لە دەستیا مەشروعیەتە جەدیدە جەهانە جوولەکەوا لە دەستیا هەتایە نابودوەکە هەتایە نابودوەکە تۆ پێ جمهوری ئیسلامی ئیجرا ناکرێ بۆ ناکرێ تۆ بۆ ئەمە ئیشێ بزانیت مەسئلەی توندوتیژی کەوا لە ناوە دەسەڵاتە و توندوتیژی یاسا سازە توندوتیژی یاسا دروست ئەکات و لە ناوی یاسا توندوتیژی کەرەستەس بۆچی بۆ هەدەف ئێشێ عادڵانە بێت و ئەم هەدەفە عادڵانە ئێشێ سەبقەیە تاریخی بوێت بۆیە توندوتیژی کە قانونە ئیجابی ئەی خونجنێت یعنی هەدەف ئەخونجنێت ببەخشن وەسیلە ئەخونجنێت کە توندوتیژی بێت ئەمەی کە هەر کەسێک بۆ حقوق قانون لە کار ئەخات کە قانون لە کار بخات دەوڵەت معنای نامێنێت توندوتیژی قانون سازە یعنی هەر کەسێ زۆڵمی پێ بکرێت و مشتی بکات و باتە ناو دەمی یەکێک و چون ڕژیمەکە زاڵەمە و جائرە و نامەشروتە ئەمەوێت و یاسا خۆ بەر لەسەر بەر نامێسێت بۆیە حتا حقە ئێعتسابات کە دەوڵەت تعبیری ناکات و بە خشونەت وێژێ ئیمتناع لە کارکردنە ئیمتناع لە ئێرائەی خەدماتدانە بە تەسلیمی صاحب کاردەرنە هاتنە شەرایەتی بۆ دائەنێت تا تۆ بتوانێت ئێعتساب بکەیت تا بیکاتە مبارزاتە بێ توندوتیژی بەڵام ئیستە بێ و بێژە تەمام مؤسسات و کارمەندگەلێ مؤسسات اعتصاب سراسری کن فورا دولت لبرانبر يعني اعلام وضعية استقرارية و ايجي اما سوء استفادة لمقانون نسا چون ايوه خريك تندو تيجي بكاروان چون امكاني نية ام شروطة مان قرتنا حاوكات لناو 4000 مؤسسة اتفاق كوتويت بس ايوه قلقومتان لتقوتو لقانون كردها فورا استثنائي فورا تمهيدات اخوي بكاروا فورا دولة قانون بتاعته فورا قانون قديسك كقيادة من سنته زاني وكوشي وكروا ايران السكولار دروسكا ايران ديمقراطيك دروسكا يجي حق التعصب هاز حق التحزب هاز حق البلوراليزم هاز وقتی من لك عشان عندما كانوا يك كرد التجزئة طلب النخوش برهمزنندي أمنية ملية ناو تكري إيران يبدأ يكرد قصو هاي تجزئة طلب هاي خوش من طلب الطرفدار الصحة سؤال التانكا كان بيبو متيت حاليدو بويا يبدأ أن لقان مكان الجمهورية الإسلامية جيب جنابيت حيج وقت نابيت لسر قلم تيرني أما لشرائط إجرائية نابيته سنة الدولة خليك يشكينيت سنة تازة خليك يدروزكي غلط أكرت تفسيرا قانون وانية تفسيري آواسة
مەگەر نەتاندی لە 57 مەگەر نەتاندی مەگەر ئەسڵ ئەوە چەند بوو 154 قانون مجازات ئیسلامی بڕۆم بخوێنەوە دەی تۆ کوڕی ناو خیابانە ئەوە ئێمالگە تا جد و ئابادە دەربێنن تا ئێعدامەکەن ڕێحانە جەباری وای ئێعدامیان کرد ڕێحانە جەباری حەقی هەست لە قانون مجازات ئیسلامی ئێژێت ئەگەر دەست بەجێ تەجاوز هەتک سندنەوەی نەفس سندنەوەی ئازادی تەعەدای پێ بکرێت حقت هەست جرم بکەی یعنی کارگەرێ بکەی کە مەسادیقە جرمە ئەی بۆ ڕێحان کەنیشکێ وا سەرهەنگی هاگەرەکی بوو تەجاوزی پێ بکە گیرەم ئەو کەنیشکە بە دڵە خۆی چوو بووە ناوە ئەو ماڵە بەڵام تا مەقتەع دەسماڵی و ئینترکۆرس قبوڵی نەیەکرد چوو قسە بکاتەکە کابرا ئەسەن چوو پەشیمان چوو ترسیا کاورا دەستی بە تەجاوزی پێ بۆ ڕێحانەیان ئێدام کرد بەحسە کورد ناکەمیترا باسە ژنێ بکەم باسە کەنیشکێ بکەم کە دفاعی کرد لە ئازادی خۆی لە حرمەتە نەفسە خۆی وا لە قانون مجازات ئیسلامی حق دفاع مشروعی هەست مەقولەیە حق دفاع مشروع و قانون مشروع و خشونەتە مشروعە مەقولەیەکی بسیار پڕتەناقوزە با بزانن بۆیە ئەمانە ناتوانن بەڕاحەتی قانون نووسن تۆ فکرکەی قانون ئەنووسن جێبەجێ ئەکرێت وەکو ئاگ خواردن دەورە درێت و ئیجرا ناکرێت چون تۆ سنەت دروستەکەی بەبرام بە سنەت قانون دروستەکەی ئەم خیاڵە ئەمساڵە پارتی بێجێتی بۆتانی هاورد لە ئیجماع فەسادە بە قانون دەتوانی تۆ ببینیت وابی وتە تحریک بچارە بەرگە سیاسی بوو بێسن بیوێنن وە ئەو فشەک ئەیان کرد تحت ناوی یاسای عێراق و یاسا سەروەرە و یاسای نێودەوڵەتی و بابا ئەمریکا ئەیان کرد بێسن بیوێنن لە ئایەندا تا بزانن هەرچی من ماچوون ختم کەلامن بڕن قوانین جمهوری ئیسلامی بخوێنن بەشە قوانین عمومی بەشە قوانین خصوصی حوزەی عمومی پڕ ئیقماز ناقص بە تەعابیر جۆرا و جۆر برەجێگەی شتانە قەشەنگێکی دابن حەقە ئاعتسابات و حەقە ئاعترازات و گشتی دابن بۆ ئیجرای نابێ چون پیاە خاصی یەکە ئیجرای بکە عەزیز لە هەر گوێیەکە ئەساس دەوڵەت و قانون بوویتە ژێری سوالۆ کە ئینحسار و خشونەت و مینۆپۆلی حکوومەتی هەست بە تشکێنێت تعبیرەکەی گۆڕێت چون ئەساس خودە حاکمیت ئەساس خودە قانون قانون ئەعمال ئێرادەی حاکمیەتە بە سوورەتە مەشروع تەوجیه کەرەوەی وەسیلەی خشونەتی قانون حاڵیتان بوو ئەبزارە دەسە ئەوە ئەبزارە دەسە تۆ نییە تۆژێ بووی تا دانەنیشی خیاڵ پڵاوکەی بە دیارە ئێرانە سکولارە دموکراتیکۆ ئێران یەک لەحزە ئەم ئێرانە یەک لەحزە تەحمل فەزای بازە سیاسی ناکاڵا بزانی ئیمکانی نییە ناتوانێت بە هەزار شێوە ئیگنۆرۆ ئەکەن ئیمکاناتی لێسێنن تەردە ئەکەن تهدیدە گیانی دەکەن تا نابوو دەکەن تا خۆت فێر بووی خۆت داوای نەکەی بتوانێ بڕۆی جێبێڵی بڕۆی تۆ فکرەکەی هەروان یاگیانە بەرەو بۆ تۆ تا کاورایە بێ هەمە چیزە نامتعلق لە وەسەدە کەویرە شاری دروست کردوێ بەناوە تاران بەریدا بۆ تۆ تا تۆ بێی وەلیاقەت و شەوکەت و کیاست و بوێتەوە ئیمکانی نییە ئەو وەزیفە شتێکی ترە ئەرک و کاری شتێکی ترە چۆنێ داتە تۆ فەرموو کاکەتان در ایران این آگاهی از حقوق ملت سابقه طولانی دارد. اگرچه جریان‌های آگاهی ستیز نیز هرگز اندک نبوده که به هر مناسبتی به دامن مشایخ و مراجع چنگ میزد تا به دولتی که خود بخشی از آن بودند نصیحت کنند
که حقوق مردم را تأمین کند. بدیهی است که این واژه‌های نو که اینجا به کار میبرم همه جعل جدید هستند، اما هیچ جدیدی وجود ندارد که سابقه‌ای در قدیم نداشته باشد. ئالێکرا خۆی پەڕاند و وتی تەمام ئەم واژەکانێکی ئالێکرا ئیسە خۆی پەڕاند و مەقامە دکتۆریەکەی خۆی حفز کرا. ئیسە من وتم مەمانە گشتی درۆ ئەەکەی هیچکانی نەوگن موجود نەوگن ئالێکرا وتی نەوگن وەلێ هیچ جدیدێ موجود نییە کە سابقەی قەدیمی نەوێ سابقە قەدیمەکەی بێرە بێرە سابقە قەدیمیەکەی بێرە پۆلیتیکات نەوگە بیکەیت و سیاست بێرە بزانم ئاین و کوردانت هەست حەزن نیست ئەو اجتماع ملەتە کوردانت هەست نیست ئەوە قەدیم ئەمە جدید هەسە نیست ئەوە من بەجێی کوردان ئێژم مردم ها ئیسە جدیدەن پێ ئێژم مردم هەم کوردان هەم مردم هەم کوردان هەم مردم هەم کوردان هەم مردم ئەم مردمە مەرحەلەیەکی بەر لە تەکمیل بوون و متعین بوونە لە کوردانە ئەو مەرحەلەسە کە قەستەکەی بوویتۆ کوردان بشی بوویتۆ مردم ئەم حقوقە وا لەکوێ کوام حقوقە تۆ بەحسیەکەی کوا بردتە قەیشم مەشایخ و مەلاکان حقوق فقه ئیسلامیە تەشەیع کامەسە خب متوجه کاراچ ترچویکی بکار خەریکە چه قسەیەک بۆ تۆ ئێژێ تەمام داستان حەفزە ساختارە منۆپۆلیە دەسەڵات و توندەتیژیە حەچێکی تر نییە گەرەکیسی ئەمە بپارێزێت لەم بەشێوکە کە ئەشێوێ و ئەزانێ ئەم سەرزەمینە هێنە ئەوان نییە ئەم سەرزەمینە واقعیەتی شتێکی ترە بۆیە مردمەکە من نادا ئەلاڕق دای پرۆسێ هەر من بۆیە دەیان پرۆژەیان بەرگوزار کرد فازە ئەوڵ دەوڵەتە ئێرانی فازە دووەم دەوڵەتە ئێرانی هجوومە کالایی بەرەم سەرزەمینە حەکە بارەگاها کوردان دروستکردنە مەلاکینە تایتەڵدار دروستکردنە یەکەم قەشر و چینە ئستقلال قابل استقلال بەناوە دەروێش و قەلەندەر کە لە ڕەعیەتیا متەبەلور بوون دوای ئەوە دایان لە دەوڵەتە مۆدەرنە ئێران فازە پەهلەوی دایان لە دەوڵەتە مۆدەرنە ئێران فازەی جمهوری ئیسلامی ئیستا ئەڕۆن بەرەو فازە سێوەم فکرەکەن خەڵکەکەیان تەربیەت کرد خەڵکەکەیان ڕام کرد خەڵکەکە خۆی کرد بەبێ هەمە چیزی خۆی کرد بە مەحکوم بوون خۆی کرد و عادەتی کرد کە قەستی نەوێت خۆی بە صاحب ئەم سەرزەمینە نەزانێت خۆی بە صاحب و ئێرادە نەزانێت خۆی لە موقعیەتە بێ هەمە چیز بوونەگی و هیچ و پوچ بوونەگییان نەوێنێت فوی تێکەین بەناوە شەهروەندە ئێرانە کەبیرە ئێرانە عەزیمە دەر تاریخە بوو گوزەشتە بزرگە کوڕ و کوڕۆش تا تەوەهم دایگرێن بەو وەختە ئیگنۆرە موقعیەتە بێ هەمە چیز بووی و هیچ و پوچ بووی خۆی بکات تا ئشراف و ئاگاهیە بە موقعیەتە خۆی نەوێت ئەمە پێی ئێژن لە تایف الحیەل ئەمە پێی ئێژن ماڵێکە بۆ بکەم لە بیاوان بەڕ دارە ڕای بکەم و ڕەیحانەی تەڕ چلکی سەخەنە بۆ سواقدانی کاڵاوی دەسەوشان بۆ لە شەپانی وعدەیە متوەهمە ئایەندەت پێدا بۆ گرتنە ماچێک وامەکە 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 دایکم دیارە و ئابڕووم ئەچێ سوێن دەخۆم هیچ ئابڕوو ناچێ نازەنین بۆ تاقە ماچێ چاو دەگێڕم دیار نییە کەس فرمێسکم تێت بۆت بە هەوەس ئای پەناوی دیوارە و هەتی و مەکە دایکم دیارە و هەتی و مەکە براکەم ئەمە گشتی تەوەهمە لە پەسە تەجاوزێکا کە گەرێکی پێت بکات لە مۆقعیەت دەرەبێرێت
نموقعية دربيري أو إجنوري موقعية خودكين تويش دواي دهها حسب بيناوي قناوي نبين رياقي لحظة الشهوة بتقريد لحساو كتيري شي غلطة بو لحظة الشهوة تواو وجود خود وفرصة تاريخي خود بدس بي وقتي أول النهاية تزعفونا بودي خواتونا فهمي وەکو چۆن ئەمساڵەشیە مەحموونەیان فەهمی بریتانیا لە عێراق شکستی خواردگە و ئاخرین حربەی بووم بە ناپاڵم و چوار هەواپەیمای شەڕە و دوو سوارە ئەیتوانی نابودیان کات و حتا سەرزەمینە نەجوو و عەرەبستان بگرێت تا مسر بگرێت نەیزانی ئێوەش نازانن وامان پێیەکەن و لێ ئێمە ئەزانین ئێمە ئەزانین دەوڵەتی ئێرانی نابود بووگە ناغافڵیە ئێمە تێڕێتیوە قەستە ئێمە بۆ گرتنەوەی سەرزەمینمان نابودیەکە هەدادەیە کاک تەها دەست خۆش بێت ئاگرا کافیە کۆنها کەلام گەی درەنگان و دێروەختە و تۆی شیلاکی هەم لە سنگەرە کڵاپ هاوسا بووی و هەم لە سنگەرە دیبێت دەست خۆش بێت زەحمەتت کێشە منیش فرە محاولم کرد سەریع قسە بکەم تن قسە بکەم کە وەختەکە نەچێت و زوو تەواو بێت وەلێ تاگرا دێر بوو و بۆ خشاگەر شەکەتیەکی مزاعفت بەسەرا هات فقط ئێشێ بزانین کە هەدەف چ بوو لە دیوەیتە ئەمشەو ورد بین ئاگاه بین خۆمان ڕێک بخەین هاتگە لە خۆماندا بنین و بزانین ئەم جەهانە ئێمە معنایەکەین و ئەگرا جەهان کوردیە جەهان ئینسان گەلێکە وا لە تووری تاریخە ئازاد ژیاگن قەستە ئازادیان بووگە لزەتیان لە شکاندنە ئینقیاد بووگە و کورد حەزی لە شەڕە کورد عاشقە شەڕە کورد بێ ئەجەڵ ئەمرێت چون کورد عاشق لذەتە و باڵاترین لذەت تەجروبەی ئازادیە و تەجروبەی ئازادی لە شکاندنە ئینقیاد دێت متەوەجێ بوون بۆیە کورد بێ ئەجەڵ ئەمرێت بۆیە کورد حەزیەتی لە تفەنگە دەستە نوقرەم داد و بیداد داد و بیداد کورد حەزیەتی لە سوار خۆشی تێ لە سوار خاسی سوار چاکی سەر سوار بوون شا سوار بوون کورد بە هەموو ژیانی گەورەترین لذەتی تەجروبەی ئازادی بووگە دەست خۆش بکەن لذەتی مەلەکردنە ناو مەزبەح ماڵ تەمامیەتە قودرەتە خۆی و ئیرادەی خۆی بگەسە ناو جەم نیشانی داگە بۆیە لەم سەرزەمینە ئێمە کەس نەیەتوانی تەحەدا بکە کەس نەیەتوانی گەردەنکەشی کا زۆڵم کە چون گشتی لە بەرامبەر ئینقیادا ویسیە گشتی کورد بوو بۆیە کەس نەیتوانی سەرزەمینە ئێمە فەتحکە هیچ وەخت هیچ کەس نەیتوانی تا دەورانە ئەخیر حەپەلوشکریایی لە غفڵەتە لە خەڵەتیانە لایە خۆش ماندوو لێ بیکە کشێن لێ خۆشخوافستان